سلامتی پیام برنامه پیامی روش بدکم تندرسی که باشتان هبه و روزی بخیرتان هبه و رو لگل هاکارانم هاتونی سوا خدمتتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بابەتەوە بڕگەینوێ لە پامی ڕۆژەوە. زۆر سوپاس وەنیا خان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن وە کۆمەڵێک بڕگە و بابەت لە پرۆگرامێکی نوێی پامی ڕۆژ لە خزمەتتانین لە بەش یەکەمی بەرنامەکەمانە باس لە سەلامەتی وەروەها ئاسایشی خۆراک تەندروستی خۆراکەکەین گەر بێت و خۆراکێکی تەندروست یا خۆراکێکی کوالەتی بەرز و چۆنێتی پارێزگاریکردنی هەر لە هاتنە ناوە وەروەها لە نێو فرۆژگاکانە کە کۆمەڵێک تایبەتمەندی پێویستە ڕەچاو بکرێ بۆەوەی سەلامەتی خۆراک بپارێزرێت تۆ باس لەسەر ئەو بابەتە دەکەین. بەڵێ مەمەستا شۆمەک دیزاین لە ماوەی بەڕێوەچوونی مۆندیالە پامێکێک بوو لەو میدیانەی کە بەردەوام لە قەتەرە و لە مۆندیالەوە چەندین دیمەنی ناوازەی دەگواستەوە و کۆمەڵێک نێردراوی نار بۆ قەتەر. ئەمڕۆ دوو نێردراوی پێیام کە لە قەتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە بەردەوامی کۆمەڵێک ڤیدیۆ بابەتی تایبەتیان ئامادە دەکرد لە ستۆدیۆ میوان دەبن و باسی قەتەر دەکەن ئەو ڕووداوانەی کە لەوێ ڕوویا و شەوازی گواستنەوەی ڕاستەوخۆکان و ئەو یاریانی کە لەوێ ئەنجام دەدرا و کۆمەڵێک سەرگوزشتەی خۆشمان بۆ باسەکان لەو ڕووداوانەی کە لەوێ ڕوویاوە بۆیە لە تەوری دۆم لە دەستخۆتان بدەن و لەگەڵ ئێمە بینەری نێردراوەکانی پێیان بن زانین سەرگوزشتەی ئەوان لە قەتەر چۆن بوو و یاریەکان چۆن بەڕێوەچوو و چۆن توانیویانە ئەو ڕووماڵا بۆ ئێوە بگوازنەوە. بەڵێ لە کۆتایی پرۆگرامەکەشماندا هاوکارانمان چوونەتە قوتابخانەیەکی حکومی کە لەوێ لەلایەن بەڕێوبەری قوتابخانەکە و مامۆستایانەوە بە شێوازێکی زۆر جوان کار بۆ قوتابخانەکە کراوە بۆ ئەوەی خوێندکاران و قوتابیان بتوانن بە ئاستێکی باشتر و لە ژینگەیەکی ئارامتر و پەروەردەیانەترا زانست و زانیاری فێر بن لەو بارەوە بینەری چەندی مەنێک دەبێت. با سەرەتاش بینەری گۆڕانکارەکانی کەشوهاو. لە تەوەریەکەمدا باس لە گرنگی سەلامەتی پاراستنی خۆراک دەکەین لە ژیان خۆراک کاریگەریەکی زۆری هەیە لەسەر مرۆڤ بۆیە گرنگە کە گرنگی پێ بدرێت و بە تایبەتیش لە ڕووی پاراستن و سەلامەتی خۆراکەوە ئەو خواردنی کە دەکاتە ئێمە و تاو کاتێک کە ئێمە لی ئەخۆین بە کۆمەڵێک پرۆسەدا دەڕوا بۆیە کە پێویست دەکات ئێمە وریا بین و هۆشار بین سەبات بۆ خۆراکی کە دەیخۆین و بزانین خۆراک و خۆراکی سەلامەت و پاراستنی خۆراک چییە بۆ ئەوی کە دڵنیابین لە کوالەتی خواردنەکانمان باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز لەشکر حامید ئەندازیاری خۆراک کاک لەشکر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت. کاک لەشکر بەوسمان چییە لە سەلامەتی پاراستنی خۆراک؟ دەستان خۆش بێ بەیانی سەرجەم بینەران باش دیارە سەلامەتی خۆراک وەکو بەڕێز دامەژە پێکرد ئەو پرۆسسەیە کە لە کێڵگەکەوە کە خۆراکێک بەرهەم دێنرێت
واتە لە کشت و کاڵەوە کە بەرهەم دێنرێت لەژێر چاودێری و سەلامەتی ئاوێت بە شێوازێکی سێف و سەلامەت تا کۆگاتە دەستی بەکارهێنن لەسەر ئەو مێزەی کە خواردنەکەی لە سەلامەداکە. ئەمەش چەند ڕێگایەکیە بۆ نمونە ئەو خۆراکە تاکو چەند لە پرۆسسی بەرهمێنانەکەیە ئەو مادەکیمیانەی بۆ بەکارهێناوە کە زیانی بۆ تەندروستی مرۆڤ هەیە یان ئەو پێستیسایدانەی بۆ بەکارهێناوە کە دژەمێرون ڕاستە لە هەموو عالەما ڕێگە پێدراوە بەڵام بە ئاستی ستانداردی خۆی بەکارهێنراوە و کە کاریگەری لەسەر پێکاتەی بەرهەمەکە نیە و کەش باماشەوە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ چونکە خۆمان دەزانین کە مادەکیمیایەکان ئەگەر بە بڕی زیاد لە پێیز بەکاربێن هۆکاری سەرەکی نەخۆشی شێرپەنجەن بەدەر لەوەش پرۆسەسی ئامادەکردن و هەڵگرتن و خەزنکردن لە کۆگاکانە تا کۆگاتە دەستی بەکارهێنن دوای ئەوە تعبیەکردن دوای ئەوە گواستنەوەی بۆ مارکێت و شوێنە گشتەکان و گەیاندنی بە ماڵەکان ئەمانە هەمووی پرۆسسێکە کە لە یەک خاڵانە خەلەر ڕووبا دیارەوە خۆراکە سەلامەت باش ئامادەکردنیشی ئەچێتە سنووری سەلامەتی خۆراکەوە بەدڵنیاییەوە شێوازی ئامادەکردنەکەشی بۆ نمونە تۆ ئەگەر گۆشتێک بۆ ئەگەر باسی گۆشتی سوورکەین لەو کاتێک کە ئاژەڵەکە سەر بڕە پێویستە پشکنی بۆ کرێ پێشەوەی سەر ببڕێ لەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە دوای ئەوە ماوەی 24 کاتژمێر هەڵبگیرێ لە بەڕادا بۆەوەی کە فترەی نەزجی پێڵەن گۆشتەکە پێبگام هەمانەوەی سەلامەتی خۆراکە دوای ئەوە کە گوێزرێتەوە پێیسەوە بەڕات گوێزرێتەوە لە گۆشت فرۆشەکەش هەمان شێوە بە بەڕات بێت کە تۆشەی بیتە ماڵەوە کە ئامادەیەکەی ئەگەر پلەی گەرمیەکەی تەنانەت ئەو پلەی گەرمیەکەی بۆ بەکارێنی نەگاتە 72 پلەی گەرمی ئەمە واکە ئەگەر بەکتریایەک میکرۆبێک لەناو گۆشتەکەیە هەبێت ڕاستەخۆ لە ڕێگەی و گۆشتەوە گوێزرێتەوە بۆ تەندروستی مرۆڤ بۆیە هەم لە شێوازی هەڵگرتنی ئامادەکردنی کوڵانی دوای ئەوە سارکردنەوەی ئەمانە هەمووی پرۆسسێکە کە ڕاستخۆ پەیوەندی بە سەلامەتی خۆراکی مرۆڤەوە هەیە ئەو خۆراکەکەی ئێمە ڕۆژانای خۆین بۆیە پێویستە خاڵ بە خاڵ ینی چۆنەڵی لە سەرەتا تا کۆتایی لە ژێر چاودێری لایانی پەیوەندیدارە بێت دوای ئەوش لە ژێر چاودێری خۆمانە بێت لە ماڵ و لە شوێنە گشتەکان بۆی کە بتوانین خۆراکی سەلامەت بخۆین. کاک لەشکر لە هەرێمی کوردستان لەم هەرێمەی هەمانە لەم چەند پارێزگایی هەرێمی کوردستان خراپترین ئەو قۆناغانە یاخود ئەو مەرحەلەیە کامەیە کە ئێمە خواردنەکانمان تێیدا تووشی گرفتە بێ بەڵێ لە هەرێمی کوردستان ئێمە دوو مەرحەلەمانەیە مەرحەلەیەکان ئەوەیە کە ئەو خۆراکانەیە لە هەرێمی کوردستان ئەتوان بڵم بەداخەوە ئەو پشکنانەی کە بۆ یەکرێت لە ئاستی پێشکەوتنەکانی ئێسانی کە لە تاقیە پێشکەوتەکان پشکین بۆ خۆراکرێت ینی بۆ نمونە ئێمە کۆمەڵە پشکنی کیمیاییمان هەیە من خۆم چەند جارە چمە دەرەوەی وڵات بۆ پشکنیانە کە بەداخۆ لە هەرێمی کوردستان تاقیەکمان نییە کە بتوانین ئەو پشکنی کیمیانە بە تەواتی بکەین یان زۆربەی زۆری خۆراکانی کە دێتە هەرێمی کوردستانەوە پشکنی فیزیایی زیاتر بۆکرێت دوای ئەوە بەشێکیان پشکنی بەکتۆرۆلۆژی بۆکرێت ئێمە لە خۆراکە سێ جۆ پشکنیمان هەیە پشکنێکمان هەیە فیزیایە کە بە چاو سێرەکەی تام و ڕەنگ و بۆن و بەرواری بەرهمێنان و بە سەرچوون و شێواز و شکلی بەرهەمەکەیە کەمە لە هەرێمی کوردستان ئاکرێەوە هیچ قورسێکی تیانە دووەمیان پشکنی بەکتۆرۆلۆژیە کە بە تایبەتی بەکتریا مەڕازیەکان سەلمێنلا و ئیکۆلای و کۆلیفۆرم ئەمە بۆ بەرومە خۆراکیانەکرێت کێت هەرێمی کوردستان سەرەتا باسیوانی دەرەوەکەم کێت هەرێمی کوردستان ئەمەش لە هەرێمی کوردستان مەزبوطیەکرێت دیارە پشکنی بەکتۆرۆلۆژی گرنگە بە خۆراکەکرێت بەڵام بەراورد بە پشکنە کیمیاییەکان بەخەت ئەو گرنگ نییە بۆ تۆ گەر خوا نەخواستە خۆراکە بخۆی تەسەمومەکەی ژەهرایی بوو بێت یان بەکتریا لە نایابێت تەسەمومەکە لە ماوەی 24 کاتژمێرە بەدوای ئاچیت و ئەچی بۆ لای پزیشک و چارەسەری خۆت وەرەگری تووشی چوون ڕشانەوە دەکات ینی بە زووی نەخۆشەکە تا دەرەکەی و چارەسەرەکەی ئەگەر بەکتریا ناوخۆراکەیە بەڵام پشکنە کیمیاکان کە گرنگی پێنادرێت کە زۆر گرنگە بۆ نمونە ئەو خۆراکە تا چەند بۆ موادی حافزەی تێکراوە مادی پارێزەری تێکراوە کە نیتراتی سۆدیۆمێکە لە مادانەیە کە بە ڕێژێکی زۆر لە زۆربەی بەرهەمەکانە بەکاردێنێتەوە کاری نەخۆشی شێرپەنجەیە کە خۆی هەر بەکارهێنانی باش نیە بەڵام ئەگەر زیاد بێ بەدڵنیایە زوو تووشی شێرپەنجەمانەکە و ئەم پێستیسایدانە کە دژەمێروەکانە بۆ بەرمە کوشکاڵەکان بەکاردێنێ بە هیچ جۆرە پشکنی بۆ ناکرێت لە هەرێمی کوردستان و هێڤی میتاڵەکانەوە تا کانزا قورسەکان و کانزا قورسانە کاریگەریانە سەر تەندروستی مرۆڤ ڕاستەوخۆ هەیە بۆ کۆمەڵی پشکنی تری پێکهاتی ئەمە نییە لە کوردستان کیمیایی نییە من ئێستا خۆم ئەو زەیتانەکە لە بازارەکانی هەرێمی کوردستان ماوەی 4 مانگە خەریکم پشکنیم بۆ کردو نەمتوان لە هەرێمی کوردستان پشکنی بۆ بکەم زیاتر لە 1200 پشکنم بۆ کردووە هەموو وێنە دانا و لە دەرەوەی وڵات بە شوێن بە دوواداچوونی کێسەکانەوەی وڵا حەزێک لەوەشمانەگەر بەسەر چاو مەبەستم چییە لەوە یعنی بەداخۆ لە هەرێمی کوردستان خاڵی لاوازمانەوەی کە بەرداوامن باسیەکەم تاقیگەیەکی پێشکەوتونیە کە بتوانین هەموو ئەو جیازە پێشکەوتوانەی تیاابێ ئەگەر لە هەموو سنوورەکانیشانە بێ بۆنە لە شارێکی وەک سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە شارەکانە لە مەرکەزەکانە هەبێت ئەوەی کە لە سنوور نەتوانرا لە مەرکەزی شابێکی هەر شتێکی باشە و ئەم کیمیایانە کاریگەریەکەی چێ لەسەر تەندروستی مرۆڤ بۆ نەوەکو باسم کرد بەکتۆرۆلۆژیەکان لە ماوەی 24 کاتژمێرە کاریگەریەکەی دەرەکەی بەڵام کیمیاکە تۆ خۆراکە خۆی پێستیسایدی زۆرە مادەی نیتراتی زۆرە واتە موادی پارێزەر هەستی پێ ناکە یعنی تەسیری تێ ناکە من ئەمڕۆ خواردوم کاریگەری نییە مانگێکی خۆم کاریگەری نییە ساڵێکی خۆم کاریگەری نییە بەڵام لە ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵە ئەنجامەکەی دەرەکەوێت کە بەداخۆ
هەبین هەموو خەڵک تووشی نەخۆشی درێژخانەکان بووە بۆیە مەسا لەگەڵ چەند هاوڕێکە خەریکی بەدواچوونێکین لەسەر نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ئێوە گەر بەراوردکەن 15 ساڵ لەمە پێش لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ژمارەی توشمانی شێرپەنجە کە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە نزیکی 1000 کەس بۆ بە ئەو کەسانی کە دەدەرەوە هاتوون بەڵام ئێستا 2000 کەس تۆمار کراوە ئێمە لەگەڵ چەند کەسێکی پسپۆڕە ئێستا خەریکی بەدواچوونی بزانین ئەم کەسانی کە تووشی شێرپەنجە بن ئەو خۆراکانە چێکی خۆن لە TBA-کان ئەمانە بکەین بە توێژین گەشتینەوە ئەنجامی ئەگەر بەم لایف ستایلی ژیانەمان بەردەوام بینەوە خۆراکەی کێسا لە هەرێمی کوردستان بەم شێوازە بێت ینی گۆڕانکاری بەسەر کوالیتی کۆنتترۆل و سەلامەتی خۆراک و هەم لە لایەنە پەیوەندیدارەکان هەم لە هاوڵاتیانە نەهێنرێت بە دڵنیاییەوە لە ماوەی 8 ساڵی داهاتوە لە ساڵی 2030 ئەگەر بەم شێوازە بەردەوامین هەموو پێت وایە پشکی شێری ئەم نەخۆشانە بەر خۆراک دەکەوێت و هۆکارەکەی خۆراکە بە دڵنیاییەوە خۆی ساگەر ئێمە ئەو کە نەخۆشی زۆر ئێمە باسی شێرپەنجەکەین تەنانەت نەخۆشیەکانی دڵ نەخۆشی شەکرە ئەمانە هەمووی پەیوەندی بە خۆراکەوە هەیە بەڵام بۆیە باسی شێرپەنجەکەین بەداخەوە کەسانی کە شێرپەنجە بن توانن لە ساڵ 60 بۆ 70 گیان لە دەستێن بۆیە زیاتر باسی ئەوەکەین ئەگەر بەراوردکەین ئێستا نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە بێ بۆچوونی من و زۆربەی کەسانی پسپۆڕ خۆی سێ هۆکاری سەرەکی هەیە شێرپەنجە یەکەمیان خۆراکە دوم بۆ ماوەیە سێم ژینگە بەڵام بە پێوە داچوونەکانی مە لە ساڵ 60 بۆ 70 زیاتری هۆکارەکەی خۆراکە کە بەداخەوە خۆراکانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە ڕووی کیمیاییەوە پشکنی پێویستی بۆ ناکرێت و ئەوەی کە ناوخۆی هەرێمی کوردستان شەبەر هەمدێنێت زۆرجار بەداخەوە من بەداچوونم کردو لە ماوەی ڕابردووە تەنانەت بەرهەمە کوشتە و کاڵەکانیش یعنی ئەوانەی کە بەرهەم دێنێت زۆربەی زۆری ئەو مادە کیمیایی بە ڕێژەیەک بۆ بەکارهێنرا بۆ لە خەیارە نیترات پێویستە 60 بێت ڕێژەی نیتراتەکەی پشکنی ومانە 560 بووە 700 بووە 600 بووە لە شووتیا بە هەماشەوە لە زۆربەی بەرهەمەکان خۆشبەختانە ئێستا ئەوەی ناوخۆ گۆڕانکارێکی باشی بەسەرهاتوە ینی ئەتوان بڵێن بە بەراورد بە پار و بە پێرار بە 2 ساڵ لەمەوە پێش بەڵام ئەوش لە ئاسی طموحیەوەیانەیە کە بتوانین بڵێن 100% هەمووی سەلامەت و تەندروستە لەشکرمادەم باسی پشکنینت کرد لەو ڕۆنەی کە باست کرد ئایا هیچ ئەنجامێکی هەبووە کە لێرەوە هاوڵاتیانی بڵێ وڵای بەنسبەت زەیت و ڕۆنەکانەوە کە لە هەرێمی کوردستانە من زیاتر لە 4 مانگە هەمووی نمونە مۆرگرتەوە و پاکێجینم کردو و بردووەتە دەرەوەی وڵات لە 2 چەرچاوی جیاواز پشکنیم بۆ کردووە ئەتوانم بڵێم بەداخەوە بەشێکیان ینی شای ئەوەی کە ئینسان بیخوا لە چەند ڕۆژی داهاتوە ئیشەڵا بە داتا هەمووی بڵاوەکەمەوە چونکە تۆزە وردەکاری تایە مەجموعە مادەی تایە مەجموعە کۆمەڵێک هۆرمۆن لە ناو بەشە لە زەیتەکانە بوونی هەیە کە خۆی بە جیازێک پشکنیم بۆ کردووە کە جیسیماسە خاص تایبەتە بە پشکنی زەیت کە پرۆفایل فاتی ئەسیدی زەیتەکە بۆ پشکنێ بەڵام بەداخەوە ئامێرەش ینی هەنێ مادەی تیا ئامێرەکەش نازانێت چی ینی کۆمەڵە مادە تێکەڵی هەنێ لە زەیتەکان کراوە ینی پێشکەوتنی جیازم بەکارێنەوە ناتوانێت بخوێنێتکەم جیازە چیە لەگەڵ دوو بەڕێزە کاروکیان پسپۆڕن ئێستا خەریکی بەدواچوونی بۆ مادانە سەرچاوەکانی لە چیەوە وەرگیراوە بۆ ئەوی کە گەنە ئەنجامی کۆتایی کە ڕایگەنی بەڵام ئەتوان بڵم بەداخەوە بەشێکی زۆری زەیدەکان مادەیەکی زۆر ئەنتیۆکسیدانتی تێکراوە و ڕێژێکی زۆر چۆنەڵی ئەم مادانە هۆکارە بۆ ئەوی کە بەرگی لەشی ئینسان نێڵێ و لە ئاستی تمۆحی تەندروستی هاوڵاتیانە نییە. کاک لەشر باست لەوە کرد بەرهەمینەوە خۆ تۆزە گۆڕانکاری بەسراتوەر بەڕاستی ئەمەندە قورسە ئێمە نەتوانین کۆنتترۆلی بکەین یان ڕۆحیەتی لایەنە پەیوەندیدارەکان دڵسۆزی لایەنە پەیوەندیدارەکان نییە بۆ ئەوەی بە دوواداچوون بۆم بابەتانە بکەن وڵی بەڕای من دوو هۆکارە یەکەمیان ئەوەیە بەداخەوە حکوومەت لە ڕابردووە بە تایبەتی سال ساڵی 2010 ئاسی کوالیتی کۆنتترۆل لە هەرێمی کوردستان زۆر لێستا باشتر بوو ئەو کاتێکە دەستەی پیاوەسازی و کۆنتترۆلی جۆری دامەزرا کۆمەڵی ئامێری پێشکەوت و کۆمەڵە ستاف ترینیان پێکرا خەڵکی باش لە وەرە کەوتە سەریشەکە بەڵام بەداخەوە لە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ سقوتیان پێنا و تەوزیعکرا بەسەر وەزارەتەکانە ئێستا هەم وەزارەتێک چۆنەڵی لە بوارەکەی خۆیان بەحساب کوالیتی کۆنتترۆلێکی بۆ نمونە خۆراک لە سەحەیە موادی پاکەرە و جوانکاری لە وەزارەتی پلاندانان لە کۆنتترۆلی جۆریە موادی بەرومە کشتتوالەکان لە زراعەیە ئیتر بەرنەوتە لە سوتەمەنیە هەرێکەی لە دایرەکانە تەوزیع کراوە خۆی لە هەموو عالم من بە پێوەی کە زۆر ئەچمە دەرەوە بۆ ئەوی شانێکە کاری لەسەرەکەم چۆنەڵی مرکزێک ینی مرکزێکی هەموو دایرەکانی تیا کۆکراوەتەوە وەکو دەستەیەک بۆی کە ئامێرەکانیش ئاسانتر لێیا دەستە بەرەکرێت ئامێری پێشکەوتەکانی تایە و بەدەرلەوە کە ئامێرەکانیان هەیە بەداخۆی مە زۆر جار ئامێرمان هەیە من بەداچوونم کرد بۆنەوە ئامێری جیسی ماسی کە من پشکنین پێکرد بۆ زەیت لە ساڵی 2006 هاتوۆتە زانکۆی سلێمانی بەڵام تاکو ێستا تۆزی لەسەر نیشت و ئیشی پێ نەکراوە یان لە چەند دایرێکی تر ئەو ئامێرانە هەیە بەڵام ئیشی پێ نەکراوە چۆنەڵی پەرت کراوە بڵاو کراوەتەوە بۆیە پرسیارەکەمێ بۆ پەرت کراوە
وڵی کەم تەرخەمی بەرپرسەکانمان تاجیرەکانن نامێت تووشی سەرێشەکە هەرچەند تۆ هەر زوو تووشی سەرێشەبی وڵا بەتاکید بەسەراحەت یعنی بەرپرسەکان خۆیان ئەیانەوێت تێکیبەنیان لێی نازانن بەتاکید ئێمە دوو جۆر بازرگانمانەیە جۆرێکمانەیە کەسانێکی زۆر باشن و ینی خەمیانە کەشتی باش بێنن بەڵام سیستەمەکە وای لێکردن ئەوان شتی خراپ بێنن جۆرێکی تریشمانەیەکو بەڕێز ئاماژە پێکرد بەرپرسەکانن ینی من ئەگەر خۆم بەرپرسی شوێنێکم بەدڵنیا حەز ناکەم کوالایت کۆنتڕۆڵێکی باشە بێت بۆی کە ئەو بەرامانەی خۆمەیەنم ڕێگری لێ بکرێت بۆیە یەکەم شت کەم تەرخەمی حکوومەتە و بەرپرسەکانە کە تاقیگەی کۆنتڕۆڵێکی جۆری ینی ئێستا بۆنە تاقیگەی پێشکەوتووە گەلە شارێک و سلێمانی دانی لاوانە 50 میلیۆن دلاری تێچێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کارێکی ئەوەنە گەورنیە جا خاڵی دومیشیان باسم نەکرد خاڵی دومیش بەداخەوە کەسانەی کە لە بوارەکە شاکارەکەن کەسانی پسپۆڕنین ینی من لە نزیکەوە ئاگام لێتی ینی زۆربەی زۆر ینی بۆنە حکوومەت خۆی تیمی داناوە سەرپەرشتی کۆمپانیەکان کە پشکنی خۆراکەن بەڵام ئەو کارمەندانەی کە لە کۆمپانیەکانن زۆر خیبرە و تەجروبە زیاترە لەوەی کە بەحساب ئەوەی لە حکوومەت چاودێرێکە یان بۆ نمونە سێرەگەی شادەی سێ متەوەستەی هەیە لە بواری خۆراکایشەکە بۆ نمونە خەڵک هەیە لە بواری ئەمنیە چاودێری بازاڕەکە ینی هەموو شتەکان تێکەڵ کراوە کەسانی پسپۆڕ ناڵن وەکو خۆی کارەکەی بکە ئێستا بۆنە لە هەرێمی کوردستان سەری هەرێمی کوردستان و کەسانی کە لە بواری خۆراکە من هەموو جارێمە باسەکەمەوە کە خۆی دوو فاکتەر یەکەم ئەدەوات و ئامێری پێویستە دومیشان کەسی پسپۆڕە ینی لە هەرێمی کوردستان و کەسانی کە لە بواری خۆراکان لە ساڵی 2009 هەمووی کۆکردن 100 کەس لە بواری خۆراکە کە هەزاران دەرچووی هەیە دانەمەزراوە و ڕێگەی پێ نراوە کار بکە ئەوانشی کە دامەزراون ڕێگەیان پێ نادرێن لەناو فەرمانەکان توانای مرۆیی باشمانەیە بەدڵنیاییەوە هەیە بەڵام ڕێگە نادرێنێ خەڵکی زۆر پسپۆرمانەیە منێسا هەر لە دەروی سێکتەری تەندروستیش بەڵام ئەگەر چۆنەڵی خەمخۆرەکە بێ کۆی کاتەوە خەڵکی زۆر شارەزا و پسپۆڕ هەیە لەو بوارەیە بتوانێت کە خزمەتی هەرێمی کوردستان بکەن کاک لەشکر باسمان لەوە کرد کە بەشێکی زۆری پەیوەندی بەلایەن پەیوەندیدارەکانەوە هەیە و بەشێکیش پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە باسمان لایەن پەیوەندیدارەکان کرد کە بەڕاستی کەم تەرخەمەیەکی زۆریان کردووە سەبارەت بوو باتە بەڵام با بزانین ئێمەی هاوڵاتی چۆن کار بکەین لەسەر سەلامەتی خۆراک خۆ دوجار هەر خۆمان ئەو خۆراکە ئەکڕین چی بکەین بۆ ئەوەی کە پارێزراو بێ ڕەنگە هەنێش لە دەستی ئێمەیانە بێ بەڵام دوجار هەنێشتی بەدەست خۆمان وڵی بەنسبەت هاوڵاتیان تۆزە قورسترە بۆ تۆ چکاتی خۆراکێکە کڕێت ینی دانە بەدانە سامپڵ بە سامپڵ ناتوانانی بزانی کە ئەمە پشکنی بۆ کراوە پێکاتەکەی چیتیایە بەڵام تا ڕادێت دوان بڵن لە ساسی بۆ لە ساچلیش هاوڵاتی توانێت خۆی پارێزە و خواردنانە بە زۆرە لە زۆرەکان بۆ نمونە بەرهەمە سەرەکیەکان کە ڕۆژانە بەکارێنین بە تایبەتی ئارد ینی بۆ هاوڵاتیان من لە ماوەی 5 ساڵی ڕابردووە بەردەوام باسی ئەوم کردووە کە ئاردیسپی هاوردەی هەرێمی کوردستانە کرێت مادەی هایدرۆپیرۆکسایدی تایە کە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی لەو کاتەیە تووشی سەرێشیان کردن 2007 لە کەناڵێکی ڕاگەاندن بڵاوم کردەوە وتیان تۆ چۆن دەتوانانی قسە لەسەر ئەوە بکەیت بەڵام 3 مانگ لەمەوە پێش حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسیان جوونی وەزیران لیژنێکی دروست کردووە بۆی دەرکەوتۆ کە ئەوەی ممکن ساڵ پێش ئێستا باسم کردو ڕاستە و هیچ پشکنیەک بۆ مادەی هایدرۆپیرۆکساید نەکراوە بۆیە مەبەستم ئەوەیە هاوڵاتی یەکەم ئەو تاگە لە ئاردۆ دەست پێکەین ئەو ئاردانە بەکاربێنێت کە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمدێنێت تا بتوانێت ئەو ئاردانە بەکاربێنێت کە بە تەواوەتی لە گەرنمیان لە جۆ دروستکراوە و هەموو پێکاتە ڕشاڵەکانی پێوەیە ئەمە وەکو ئارد ئەگەر بێنێت سەر زەید ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان کارگەی زەیتمانەیە لە سلێمانی لە هەولێر ئەوانەی کە ناوخۆ هەرێمی کوردستان بەرهەمدێنێ هاوڵاتی توانێت شێ بە بەرچای خۆی بەرهەمدێنێ ڕاستە لاوانەیە نرخی گرانتر بێ بەڵام من مانگی لە جیاتی سێ دەبەزێت بەکاربێنم دوام بەکارێنم بەڵام زەیتێک بخۆم کە سەلامەت و تەندروست بێ زیاتر احتیمال کەنە سەر ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە زەید بەرهەمدێنرێت و بەنسبەت برنجەوە برنج ڕاستیەکەی لە ڕووی پێکهاتەکەیەوە ینی لە ڕووی چەند لە ماوەی ڕابردووە زۆرجار بانگە شێواکرا بۆنە پلاستیکی لەو ڕۆ هیچ کێشەیەکی نییە چکە پلاستیکە لە برنجەکە گرانترە لە بەرەوەی بازرگانەکان و زەرە لە خۆیان نایەن چەند پلاستیکم بە برنج خۆڕەحمی بێمە کردووە بەڵام لە برنجا کێشەی چیمانەیە لە برنجا کێشەی شاستەکەمان هەیە بەدڵنیای ئەو برنجانەی کە دەنگ درێژە ڕژێنی شاستەی کەمترە بە بەراورد و برنجانەی کە دەنگباریکە بۆیە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرانیان بۆ کەسانیانەیە کێشیان زیانەکەن احتیمال کەنە سەر برنجە دەنگ درێژەکان زیاتر و زۆربەی زۆری خۆراکان بەڵام هاوڵاتیانی خۆشەویست بە دەرەجێک دوورکەونەوە لە ئەو خۆراکانەی کە موادی پارێزەریان زۆرتیە زیاتر مەعەلە بن یان زیاتر هاوردەکراون
بۆ نمونە جار ڕۆزم ئەوش هەر هەڵبژارنی خۆی هەیە کە تۆ خواردنێکی معلەبەکڕی بە تایبەتی ئەگەر لەماوە بەسەر چون نزیک بەدڵنیاییەوە خواردنە معلەبەکان هەتا بەرواری بەرهمێنانی نزیکتر بێت ڕێژەی موادی پارێزەرەکە کەمتر کاریگەریە لەسەری یعنی تۆ ئەچی گۆشتێکە کڕی ئەگەر ماوە 1 مانگ بەرهەمێنرا بێت بەراورد بە گۆشتێک کە 6 مانگی بەسەرا ڕۆژ بێ بەدڵنیایەوە 6 مانگە کوالیتی خراپترە و ڕێژەی موادی پارێزەرەکەش زیاتر کاریگەری کردوتە سەری وەموو بۆ بەرهەمەکان بۆ بەرهەمەکان ێستا بۆنە بەرهەمی شیرەمەنەکان هاوڵاتی زیاتر گرنگ بۆ بەرهەمانەی کە ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام بەداخۆ زۆر جار لەبینی ناوخۆی هەرێمی کوردستانش بەرهەم دێنرێ ئەیش فێڵی تیاکرێت ناتوان بڵم من ئەوەی کە ناوخۆی هەرێمی کوردستان هەمووی 100% تەندروستە. کاکەش هەر بەڕاستی و ئەندازیارێکی خۆراک و کەسێک تەجروبەت هەبێ زۆر جارە و گومانە دروست سەکرێ یانێ من ناڵێم هەموو شتێک ئێستا وای لە توانیم بڵێ هەموو شتێک هەر بەڕاستی توانین بڵێن هەنێ برنج هەبێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان برنج نەبووێ لە شکلی برنجا بێ ئەو دروست کرابێتەوە ئێستاوەش بۆ باسەکەم بەڵێ حاڵەتە هەیە بەس بۆ جۆرەنە بۆ نمونە ئەم برنجانێک لە بازارەکانی هەرێمی کوردستانە یەکەم بە هیچ جۆرە پلاستیکی تیانە بەڵام دوو بۆ ئەو برنجانەی کە هاورداکرێت زۆر جار هەنێ برنج حەجمی هەیە ئێستا ئێمە 11 یانی چی 11 ستانداردێکی جیهانیە ینی 0.82 ملیم بۆ 0.85 ملیم ینی درێژی برنجەکەیە ئەوە ستانداردە کوالیتێکی زۆر باشە بەڵام بەداخۆبوونە لەوە شافێڵەکرێت چونکە پشکنی ناکرێت جیازێکی تایبەتی کە دەنگەکان جیاگات بوونە 100 دەنگ جیاکەیتەوە لەو 100 دەنگکە ئەگەر 95 ئەو قیاسە بوو ئەوە ئاسایە بەس ئەگەر 94 بوو ئەو نابێت ڕێگە پێدراونیە بەڵام بەسا من بەداهاتچوون کردەوە بۆەوە لەبەرەوەی برنجە وردەکە نرخی ئەرزانترە بەشێک لە بازرگانەکانە چون کە برنجە 11 کڕن بۆن لە تەنێکە لەوان $100 فەرق بێ بەڵام ئەو 1000 تانێنێ زۆرە بۆن لە ساسی بۆ لە ساعت چلی برنجە وردەکەی تێگەڵ برنجە 11 کاکەوە خۆی چێتە بابی غەش و فێڵکردنەوە تۆ بە 11 کردوتە بەڵام سێریکی دەنگەکانی هەمووی یەک حەجم نییە دووەم جۆرێکی ترمانەیە ئەو برنجانەی کە دەنگەکەی وردە من بەداچوونم بۆ کردووە لە گیراوەی نیشاستە وەکو بەڕێز ئاماژە پێکرد گیراوەی نیشاستە ئامادەکرێ برنجەکە کرێتە ناویەوە بە ناو جیازابرێتەوە پرۆسس دەکرێت ڕاستە ناوەڕۆکی برنجەکەی برنجە بەس چواردەوری تەخلیف کراوە بە نیشاستە بۆی شکڵ و حەزمی جوان بێ ئەوەش بەدڵنیابوونی هەیە بەڵام ئەوە ئاسانە ینی وە قورس نییە بەڵێ بەدڵنیایەوە هەیە چۆن بیناسینەوە برنجێکی وڵی بۆ تۆی هاوڵاتی ئاسانە ئەتوانی بکێتە ناو بەتایبەتی بۆ خوشکانەی کە چێش حازرەکەن برنج حازرەکەن بیکەتە ناو دەفرێکەوە ئەگەر ڕێژەی چۆنڵی هەر ئاوەکە ڕەنگی بەتەواتی زۆر گۆڕا بەتەواتی شاستی تیا بوو ئەو دیارە ینی تۆ ئێستا برنجێکی بەڵێ نیشاستەکە شیە بێتەوە لەگەڵ ئاوەکە لەشکر زۆربەی هەرس پێ نازانم ئێستا گە بەراوردێکی ڕاستە خۆی هەمووی نیشاستی هەیە برنج احتیاجی نیشاستی هەیە بەڵام ئێستا برنجێکی 11 دەنگ درێژەکان بکەرە ناو ئاوە لەگەڵ ئەو برنجانەی کە بەتایبەتی لە برنجە خڕەکانە زیاتر حاڵەتە هەیە بیکەرە ناو ئاوە بەڵام ئەگەر بەشەتێ برنجەکە بەو جۆرەوێ خۆ من ناڵم هەمووی بۆ جۆرێ بیکەرە ناو ئاوە بەراوردی کە هەر بە ئاوەکە هەستی پێکەی بەڵام لە تاقیە ئاسانە تۆ ڕێژەی نیشاستەکەی پشکنی بۆ فاسۆلیاکەمان خۆ مشکلەی نییە شوچکە فاسۆلیا لە کورسان زۆرە بۆیە وڵای خۆی برنج فاسۆلیا بێکۆ خۆی زۆر باشم بابەتێکشم لەسەرەوە بڵاو کردەوە چونکە فاسۆلیا ڕێژێکی باش ڕشاڵی تایە بە پێچانەوە برنج کاربۆیدراتی تایە ئەبزۆرپشنی ئەو کاربۆیدراتەکە لە ڕێی پاشەرەوە فڕیتە دەرەوە کاتە بۆ کەسانی نەخۆشی شەکرانەیە کاریگەری کەمترە بێەوە بە شێوەیەکی گشتی ینی لەخوا بەزیابی مام حاڵەتەمان باشە کە برنج لەشکلەوە شاترسانیە ینی کاتە باشە بیخۆین خۆی داوەتی کورد هەر نازانێت مەگەر بۆ کەسانە تۆزێ کێشەی کۆڵۆنیان زۆر هەبێ گینا بەدڵنیایە فاسۆلیا ڕێژێکی باش ڕشاڵی تایە و بە قولیات بە هەموو جۆرەکانیەوە فاسۆلیان نیسگنۆک ئەمانە پاقلەمەنی هەمووی زۆر باشە تەنانەت بۆ مناڵیش بۆ ئەوی کە ڕێژێکی باش پرۆتین و پتەویەکات لە ڕووی جستەیەوە زۆر بەسوودەکە مناڵیش بیخوات ینی تەنانەت بۆ مناڵانی لەم ڕۆژانە بابەتێک بڵاو کردەوە بۆ مناڵانەی کە بیانێ کێشی باڵیان زیاتر بێت گەشیان زیاتر بێت بقولیاتەکان سوودی زۆر هەیە بۆ ئەو کەسانە لە شتمانێکەوە خۆی بەتایبەتی تەمەنی ئینسان تاکو 20 ساڵ لە گەشایە بەڵام مناڵ لە 1 ساڵ بەرەوسەرەوە تۆ توانێ و خواردنانەی بێتێ چونکە لە خوار 1 ساڵەوە بەدڵنیان ناتوانانی بێتێ زۆر باشە مادەم باسمان لە سەلامەتی خۆراک کردە ئەو کاتێک ئێمە هەڵێ بژێرین بامێنە سەر شێوازی لێنانەکان ئێمە خواردنی جۆرا و جۆر لێ ئەنین بەتایبەتی باز لەوە بکەین چەندێک خواردن بکڵێنین چۆن بیشوینەوە ینی زۆر جاربوونا کە سەوزەیەک شتێکە شوێتەوە خوێتیەکەی کۆمەڵک ڕێکارەگریتە بەر بۆ ئەوی کە ئەم سەوزەیە بە پاکی بخورێت یان بە جۆرە لە جۆرەکان بە پرۆسێکی باشی خواردن دروستکردن ناتێ بۆ ڕێ خواردنەکان وڵاگەر دانەدانە باسیکەین ئەگەر باسی شۆ بەگشتی باسی کوڵاوەکان باسی سەوز
سەوزە و میوەکەکەین بەداخەوە پرۆسیسێکی زۆر هەڵە ئەمەڵی لەگەڵاکرێ بەنسبەت سەوزەکان وەکو بەرە زامەژە پێکرد هەموو جۆرە سەوزەکان سەرەتا موادە زیادەکانی لێ لابێەوە هیچ بەڕەسان شارەزاترن دوای ئەوە بەسێت گیراواتوانی بیشێتەوە باشترینیان ئێستا لە کارگەکانە کە بەکاردێنرێ ئۆزۆنە ئۆزۆن لەبەرەوە هیچ پاشماوەیەکی لەسەر سەوزەکە نامێنێت کە تاقییمێکا و هەرچی بەکتریا و ڤایرۆسەکەی لایە بە بەڵام ئەو لە ماڵەوە ئاسان نیە بەکارهێنانی دووەمیان بەکارهێنانی خوێ گیراوەکی خستی خوێ ماوەی 15 خولەک سەوزەکە نابمێنێتەوە ئەوش بەدڵنیاییەوە بەڵام دوای ئەوە بە جوانی سەوزەکە بشێتەوە چونکە پاشماوەی خوێکە بۆ بڕە زۆرە ناو سەوزەکە بمێنێ بەدڵنیایە و کاتە کاریگەری لەسەر تەندروستیمانە بێت سێمیان لە ڕێی سرکەوە بەڵام بەداخۆم ڕۆژی هێنی بەداچوون بۆ سرکە کردەوە و خاڵە ناخۆشەشتان پێ بڵێم سێمیان سرکەی ئەگەر سرکێکی سروشتی بە پشکنی بۆکە بەڵام بەداخۆ ئەوانەی کە لە بازاڕان هەمووی ئەسکۆربیگەسیدە چەند کارگێکی خۆماڵیمانە بێت سرکە نییە لە موادی کیمیایی دروست کراوە ینی ناوی سرکەیە بەڵێ ئەگەر سرکەی سروشتی بە بەدڵنیایە سرکە زۆر تەندروستە هەم بۆ خواردن هەم بۆ شۆرنەوە بۆ تاقیکردن بەڵام یەک هەشتی تریش کە زۆر میوەکانە میوەکان بەداخەوە زۆرتا منەی بینم ینی دایکان یان خوشکان ئاوێکی پیاکۆیاتە دەستی مناڵەکە یەکسەرێ خوارد یانی دەستیشی لە ناخشێنێت کەمە بەدڵنیاییەوە بە تایبەتی ئەو میوانی کە هاوردی هەرێمی کوردستانەکەن بشکنین بۆ کردە دوو زۆر پارافینمان هەیە جۆرەکان پارافینی خۆراکیە میوەکان لە 1995 بۆ 95 ئاوە کونیلەی هەیە ئەم کونیلانەی بەم پارافیناگرن بۆی کە کەم نەکا بۆی ڕوتوبە نەڕوا بۆی کوالیتەکەی ناشرین نەبێ بۆی وەزنی کەم نەکات سادەیەکەینەوە بە زمانی با بڵێن تەلمیعەکەن لەمەعێکی بریقەداری لێ و ئەمانە بۆی جوان بۆیە ڕەنگیاونە جوان لەمەعێکی لێن هەیەکەم بۆی جوان بێ زیاتر ئەوان لەبەر جوانەکەش لێنیان دووەمیان بۆ ئەوی کە وەزنی کەم دەبێت چونکە وەکو باسم کرد میوەکان لە 1995 بۆ 95 ئاواگەر هەفتەیەک داینی ئەگەر 100 کیلۆ بێ بە 60 کیلۆ بە 70 کیلۆ دوای ئەوە چرچە بێ و ناشیر نەبێت یعنی زوو تێگەچێ بە کوردەکەی خۆمان بەڵام ئەوان تەلمیعەکەن خۆی تەلمیعکردنەکەی ئەگەر بە پارافینێکی خۆراکی بێ ئاساییە پارافینی خۆراکی ئاساییە بەڵام پارافینی خۆراکی نرخەکەی زۆر گرانە من پشکنیم بۆ کردومانەی کە تەلمیعکرێم بە پارافینی کیمیاییە مشتقاتی نەوتە بۆیە لێرەوە بە دایکان و باوکانی خۆشەویست سەڵێن بە تایبەتی بۆ مناڵەکانیان بۆ نمە سێوی ئاەتێ بە جوانی سێوەکە بێ وەکو سەوزەکە زۆر کەس لای ینی شتێکی بەسیتە میوە شۆرنەوەڵی سەوزە شۆرنەوە ناخۆشە بەڵام بەدڵنیاییەوە هەمان پرۆسیسی شۆرنەوەی سەوزەکەی پێویستە بۆی ئەو پارافینی لابێ چونکەم پارافینەیە کێشەی هەیە کە تۆ ئەی خۆی هەرز نابێت لە مەعیدەت ئانیشێت ڕاستە بێگڕۆژ کاریگەری توێ ناکە بەڵام بەمروری زەمان کۆ بێت تۆ تەرەکومەکە ئەنیشێ ئەمە یەکەم کردداری هەرزکردن تێگایە دوم بەرگی لەش نایڵێ کە بەرگی لە شینێشتی و کارەوە نەخۆشی شێرپەنجە بۆیە بەدڵنیاییەوە میوەکانەکە بە جوانی لەشێتەوە بەماشەوە بەنسبەت ئامادەکردنی خواردنەکان خۆراک هەموو خۆراکان پێویستە پلەی گەرمی سەر و 63 بێت چونکە ئێمە پلەیەکی گەرمی دیاریکراومانەیە پێڵەن دانجەرسۆن واتە پلەی ترسناک نابێت خۆراک لە پلەی 6 بۆ 63 بێت یعنی تۆ خۆراک ئەو خۆراک وشکەکان ناڵم لە دەرەجە حراری ژوورە هەڵەگیرێ خۆراک کە ئامادەیەکەی لەبێ پلەی گەرمەکەی سەر و 63 بۆی کە بەکتریا ناویا بۆسێ ینی لەسەر و 60 بۆ گۆشت 72 بەڵام لەوەش خراپتر ئەوەیە کە تۆ خۆراکێک ئامادەکەی بڕەکەی زۆرە بەشی ژەمێک زیاترە لە ماڵەوە لە شوێنە گشتەکان ڕێگە پێدراونی خۆراک هەڵگیرێت لە ڕووی یاساییەوە چونکە با خۆراکی لە دەسایە بەڵام تۆ لە ماڵەوە بڕێک زۆر خواردن حاضر کردووە میمتنیش لەوەیە کە دوایەوەی کە بەشی ژەمەکەت لێ بەکارێنا چۆن هەڵێگری بۆیە بەداخۆ زۆر جارە بینم خانمان ماوەی چەند کاتژمێرێک لەسەر تەباخە خواردنەکە دایانێن بۆن بە تایبەتی ئەڵێ باسار بێت و کەمە هەڵێکی زۆر باوە بۆیە پێویستە لە ماوەی کەمێکە کەمترین ماوەیە لە ڕێی گیراوەیەکی دەفرێکی ئاوی ساردەوە بۆ نەمانجاڵەکە بکەیتە ناو دەفرە ئاوا ساردەکەەوە بووی بە زووترین کات ساردی کەیتەوە بخێتە سەلاجۆ چونکە وەکو باسم کرد خۆراکی ئامادەکراو لە پلەی گەرمی ژوورە کە 21 بۆ 25 لە ماوەی یەک کاتژمێراتێک یەک کاتژمێر بۆ دوو کاتژمێرە بەکتریا لەسەری گەشاکە واتە بێتەوە بە زووترین کات ساردی کەیتەوە بخێتە ناو سەلاجەکە و تەغلیفیکەیت زۆر باشە کاگرشکرد کاتمان زۆر نەماوە من بەڕاستی یەک پرسیارە و هەر حەزم کرد ئەوەمان لە دەست نەچێ ینی پاسمان لە قۆناخراپتنی و قۆناغانە کە لە هەرێمی کوردستان بۆ خواردن کوالیتی کۆنتترۆل و داخڵبوون یەکێک بوو بەڕاستی بابەتی نەقڵکردنی لەگەڵ هەڵگرتنی وەزئی ئێمە لەو دوو حاڵەتەیە چۆن خواردن چۆن چەندێک ئەکرێ لەو دوو حاڵەتەیە تێک زۆر ڕاستە وڵای بەداخەوە وەکو باسێکە من زۆر جار بینیوە لە سنوورەکان خۆم لە سنوور بووم بینەوە خواردنەکە بە پێی یاسا لە ڕووی زانستی و پێویستەوە بەڕات بێ بەڵام بە بەڕات هاتوو سێرەکەی بۆی کە گازێکی زیاتر سەرنەکە بەڕاتەکەیش پێ نەکردەوە کەمە کارە ساتە ینی ئەو ساری کە هاتۆ بەڕات بووە بەس بۆی کە بڕێکی زیاتر گاز سەرنەکە سارەکە ئازێتینەکە ئیشی پێنەکرد بۆیە بەدڵنیاییەوە خۆراک سەرچاوی سەرەکی تێکچوونی خۆراک یعنی یەکەم هۆکاری خراپبوونی خۆراک پلەی گەرمیە
هەموو خۆراکە پلەگەرمی ڕاستەوە کاریگەریتیەکە بەڵام بەداخۆتوانم بڵم هەم لە شێوازی نەخڵ شێوازی گواستنەوە هەم لە کۆگاکردنمان لە هەرێمی کوردستان بەداخۆ بەهۆی نەبوونی کارەبای پێویستیان بەهۆی نەبوونی کۆگای پێویست کە سارکەرەوەی پێویستی تیابێت لە هەرێمی کوردستان کەمترین گرنگی بەوە دەرێت کە بەدڵناییەوە پلەی گەرمی کاریگەری ڕاستخۆی بە لەسەر خۆراکان ئەتوان بڵم بەشێکی زۆری لە 150 خۆراکانەی کە بەسەر چێل هەرێمی کوردستان بەوەی شێوازی کۆگاکردن و هەڵگرتنیوەتی. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز کاک لەشکر حەمید ئەندازیاری خۆراک لەم تۆرێ لەگەڵمان دەستان خۆش. ئەزیزان دەچینە پارێزگای هەڵەبجە و لەوێ ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین سەبارەت بە دەستڕەنگینی لە کاری دارتاشیە کە دارتاشی هەم پیشەیە هەمیش هونەرێکە کە کەسانێکی هەن بە تایبەتی لێی شارەزان پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین لە هەڵەبجە. سەرەتا بە ناویخوا ناوم یوسف جەمالە کوڕی مامۆستا جەمال بێدارم ماوەی 5 ساڵە دەستم کردو بە کاری دارتاشی خۆم ئامادەی پیشەسازیم تەواو کردو و دانەمەزراوم وەکۆڵێ سەرەتای ئەمیشێش وەکو بیرۆکەیەک بۆم هات کە حەزم بە ئیشێکی تۆڵە تایبەت و جیاواز بوو بە تایبەتی کە لە شارەکەیانە بوو دوکانێکی خنجیلانەم دانا و تا ئێستا بەراوام سوپاس بۆخوا. دروستکردنەکانمان زۆربەی زۆریان جوانکاری و تحفیات و زینەتی ماڵن لە ئەو شتانی کە بە تۆڕنە دروستەکرێ وەکو شەکردان و شەکرشکێن و کاسی دۆ و قاپی میوە و ئەنواع قاپی چەرەسات و ئەو شتانی کە بە تایبەتی کۆن لە کاتی زۆر دروستکراون و ئێستا خەریکە بۆ بڵێن نامێنن ئەو لەو بابەتانن کە لە تۆڕنە دروستەکردن و ماواقعەکەیشی کۆمەڵشتانی کرد دروستەکەین کە ئەتوان بڵم دارەکانە بەداری ئەوروپی ناوزە دەکردن داری چامە فراکیە زانە داری ئاشە داری جاویە ئەمانی زیاتر لە جوانکاری ماڵ بۆ جوانکاری ئافرەتان کە لە ڕازاندنەوەی سەرمێزەکانیان لە ڕازاندنەوەی ژووری میوان و سیستەمی خەو بۆ مناڵ و مێز و تەلەڤیزیۆن و ئەو مێزانی کە مەسەن بۆ تەلەڤیزیۆن بەکارهێنرێن یان مێزی نان خواردنە کورسیە سیستەمی خەوە بۆ مناڵ ئەنواع و ئەشکاڵ مەسەرەن ڕەفەوشتمان هەیە کە بۆ جوانکاری بەکار ئەهێنرێن لە ئاوێنە لە کۆمەڵە لەو بابەتانی کە لە جوانکاری لە ماڵە دانادرێن مەسەرن بەکار ئەهێنرێن. زۆرترینی ئەو داری کە من لە ماوەی ئەم 5 ساڵە بەکارم هێنابێت دوو دارن داریکیان لای خۆمانە کە داری گوێزە بە حکمی بەهێزیەکەی و جوانی دارەکە و تۆکمەیش و وەمانەوەیەکی زۆر کە تەمەنێکی زۆر ئەمێنێتەوە کۆمەڵشتانێکی پێ ئەکرێ ئەتوانین وڵێن ینی تۆحفیاتە بەڕاستی شتێکی زۆر تایبەتە خارجی ئەوە کۆمەڵشتانی کە دروست ئەکرێن پێشتر ئاماژم پێە لە جوانکاری بە تایبەتی بۆ ماڵ و بۆ ئافرەتان و شکە بەکاری ئێنن داری چامە داری سنەوبەری ئەوروپیا بە حکمی ئەوەی کە هەم هەرزان ئەکەوێت و هەمیش دارێکە دەماری جوانە و ینی شتی زۆر جوانی لێ دروستەکرێت زۆرتر ئەم دوو دارە بەکارهێنرێ بەڵام دارەکانی خۆمان ئەو دارانی کە بڵێن لە وڵاتی خۆمانە هەن ئێمە بەکارانهێنین سەرێکی تریان داری گوێزە پاشان داری تو پاشان داری کالیپتۆس و داری تریشمان هەیە مەسەنەکو قەزوان و بەڕوو ئەم شتانە بەکارهێن بەڵام ئەوانە تۆزە بە حکمی ئەوەی کە خۆڕسکین تۆزە کەمتر بەکارهێنرێت. یەکێک لە گەورەترین مشکلەکانمانە لەگەڵ مشتێرەکانمان و ئەو تەڵەبێتانەیە کرێتە سەرمان کە ئەچینە سەر سەعات زۆر جار مشتری پەشیمانە بێتەوە هۆکارەکەشی ئەوەیە ئەوەنەمان شتی دەرەکی بۆ هاتووە هەرزان و ئیشی مەعمەلە خەڵکی چاوەڕێکە ئەو شتی کە بەدارێکی خۆمانە ئەکرێت و چەند ساڵ دارەکە پێ ئەگات تاوکۆگاتە دەستێمە کولفێکی زۆر ئەکەوێت
لەگەڵ ئەوەشا دروستکردنەکەی چەند بەرامبەری معاملێکمان پێچێ هەم بۆ دروستکردنەکەی و هەم بۆ کاتەکەشی هەم لە ڕووی کلفەکەشەوە ئەمە واکا کە نرخەکەی گران بێەوە جگە لەوەش هەمیشە لە هەموو عالەماوایە هەمیشە ئیشی دەست گرانترە لە ئیشی معامل. بەڵێ هاوکارانمان چوونەتە قوتابخانەیەکی حکومی دیارە هەمیشە بە جیاوازێکی زۆرەوە باز لە قوتابخانە هەلیەکان لەگەڵ حکومیەکانەکرێت لە ڕووی ژینگەی فێربوونەوەمانەوە بەڵام زۆرە نەو قوتابخانە حکومیانش بەهۆی دڵسۆزی بەڕێوەبەرەکانیان ئەکرێ ژینگەیەکی زۆر گونجاو و لەبارتر فەراهەم بکرێ بۆی خوێندکار و قوتابی فێرخوازەکان بتوانن باشتر فێر بن و هەروەها سوودی زۆرتر وەربگرن پێکەوە لەگەڵەوە دیمەنی ئەو قوتابخانە حکومیە دەبێت. قوتابخانەکەی ئێمە حکومیە بەڵام کە سەیرەکەی وەکو قوتابخانەیەکی تایبەتی ناحکومی دەرەکەوێت بە جوهدی بەڕێوەبەر و مامۆستاکان و سەرجەم فەرمانبەرانی ئەم قوتابخانەیە ئێمە خۆمان بە قوتابخانەیەکی جیاوازە بینین لەبەرەوەی جگە لەوانە وتنەوە جگە لە پێدانی وانەکان و زانیاری بە قوتابیان کۆمەڵێ ئەرک و کۆمەڵێ چالاکی و کۆمەڵێ کارێکی بڵین سوود بەخش پێشکەش بە قوتابیەکانەکەین کە ئەمە وا دەکات کە قوتابخانەکەمان جیاواز بێ و لە ڕووی بینایی و لە ڕووی ئەوەی کە چۆن نەڵی دانیشتنی قوتابیەکان و ئەوانش دووبارە هەر جیاوازە چکە ئێمە هەموو وەگەی بینن هەموو بڵین سیستمە کۆنەکە کە لەسەر ڕەحلە و ئەوانە ئێمە ئەومان لابردو هەموو لەسەر کورسی دانیشێ بەم جۆرەکە وەکو قوتابخانەیەکی تایبەت وایە ئەمە وای کردووە کە قوتابیەکان چۆن ئەڵێ باشتر فێر ببن و ئارامتر دانیشن. سپاس بۆ خوا قوتابیەکانمان زۆر مرتاحن و ئاستی زانیاریان ئەلحەمدولیلا زۆر بەرزە لەبەر ئەوەی مامۆستاکان بەڕاستی جوهدێکی باشەکەن لە پێدانی وانەکان و زانیاری بە قوتابیان و ئەلحەمدولیلا قوتابیەکانیشمان زۆر گوێڕایاڵن و زۆر گۆڕاون لە پێ ئەوەی کە ئێرە کۆڵان و گەڕێکێکی شعبیە بەڵام ئەلحەمدولیلا دیارە ئەو کە ئاستی زانستی و هەم ئاستی پەروەردەی و هەم ئاستی ڕۆشنبیری قوتابیەکانمان فەرقی کردو و گۆڕاوە لەبەر ئەو گۆڕانکاریەکە لە قوتابخانەکەیە کراوە ئەو چالاکی و ئەو جۆرە وانە وتناوەکە بە ئێمە بە میتۆدی نوێ و بە کۆمەڵێک شتی جیاواز وانەکان ئەڵێنەوە و جگە لەوەی کە ئێمە هەر زانیاریەکانیان پێبەخشین جگە لەوانەکان ئێمە ڕۆژانە چۆن ئەڵێ دەرسی پەروەردەییان پێ ئەڵێنەوانەی پەروەردەییان پێ ئەڵێنەوە کە ئەمانە کارێکی گرنگە کاتە سەر ئاستی پەروەردەی لای قوتابیەکانمان و بەوە ئەکرێ بڵێن قوتابیەکی جیاواز پەروەردە ئاکەی. خۆی جیاوازبوونی قوتابخانەی بڵێسا وەکو قوتابخانەیەکی حکومی کە وەک قوتابخانەیەکی ئەهلی بڵێن تایبەت دەرئەکەوێ هەماهەنگیکردنە لە نێوان مامۆستا و بەڕێوەبەر و سەرجەم ئەو کارمەنجانەی بڵێن ئەو فەرمانبەرانەی کە لە قوتابخانەکەیە کارەکەین. ئێمە بە تیم کارەکەین هیچ کارێک نییە بەڕێوەبەر لە پشتی مێزێکەوە لەسەر کورسی دانیشتی بێت و ئەمر بکاو ئێمە جێبەجێ بکەین بەڕێوەبەر و مامۆستا و هەموو پێکەوە ئێمە هەر کارێک بمانەوێ بە تیمێک
ئەیکەین و بە هەماهەنگی ئەیکەین ئەمەش کارەکاتە سەر سەرکەوتنی ئەو کارەی ئێمە بمانێ بۆ قوتابخانە ئەەکەین لە هەر بوارێک لە بوارە پەروەردەیەکەیە لە بوارە بۆ نمونە ئێمە کاتێک بمانوێت شتێکی باش فێری قوتابیەکان بکەین لە هەر بوارێکا بێ بۆ نمونە لە ژینگە دۆستیە ئێمە کاتێک بە تیم لە باخچەکەیە کارەکەین کاتێک قوتابیەکە مامۆستاکەی ئەبینێ نەمامێک ئەڕوێنێ یا بەڕێوەبەر ئەبینێ نەمامێک ئەڕوێنێ ئەمە قوتابیەکە هانەدا کە ئەویش هەمان کردداری باش دووبارە بکاتەوە کاتێک ئێمە بە تیم کارەکەین کارەکانمان سەرکەوتوترە بێت و جیاوازیەک دروستەکە لە قوتابخانەکەمان ئێمە ئەمانەوێت قوتابخانە حکومیەکانیش هیچ جیاوازیەکیان نەبێت لە قوتابخانە تایبەتەکان یا قوتابخانە ئەهلیەکان ئێمەی مامۆستا ئەتوانین ئەوەی لە ئەهلیەکان ئەکرێت لە قوتابخانە حکومیەکانیش بیکەین ئەگەر بە مەرجە بە دڵسۆزی کار بکەین ئێمە نابێ هەر چاوەڕێ ئەوە بین دووانە بڵێنەوە بڕۆینەوە سەری مەنگ چاوەڕێ موچەکەمان بین بەعکسەوە ئەو هەر مامۆستایەک هەر بەهرەیەکی هەبێ پێویستە لە قوتابخانەکەی خۆی بەکاری بێنێت تا قوتابخانەکەی جیاواز دەرکەوێت و قوتابخانە ئەهلیەکان دەرکەوێت ئەمەش ئێمە ڕەچاوی ئەومان کردو لە قوتابخانەی خۆمان بەکارمان هێناوە الحەمدولیلا کە جێدەستمان دیارە و سپاس بخوا کە بەرهەمی دیارە بە قوتابیەکانەوە. سلام نام هەستی سۆرانە لە پۆلی پێنجەمە لە قوتابخانەی بڵێسا بەڕاستی من زۆر دڵخۆشم کاتێک لەم قوتابخانەیە دەخوێنم چونکە قوتابخانەیەکی جیاوازە لە قوتابخانەکانی تر و مامۆستاکان یان مامۆستایەکی بەڕاستی زۆر باشن و هەموو ڕۆژێک هەوڵ دەدەن چالاکی جیاواز بەکاربێنم تاکو ئێمە فێر بکەن بەڕاستی قوتابیەکانیش زۆر دڵخۆشم بەوە و مدیرەکەش وەکاری زۆر دەکات و هەوڵ دەدات لە پێناو قوتابیەکان بۆی قوتابیەکان و قوتابخانەکەش هەر سەر بەرز بن بەڕاستی بەرز دەین خوێنین و سپاسی مامۆستایان و بە بەڕێوەبەرەکەشمان دەکەین لە پێناو ئەو کارە جوانانەی کرد لە پێناو قوتابخانە و قوتابیەکانیش دەیکرد. سپاس. ما كلفي جدا الزانة خوێندیان هەیە هێژا محەممەد نەجیب مامۆسای هونەرم لە قوتابخانەی بڵێسەی بنەڕەتی هاوڕێی مناڵ. وەکو مامۆسایەکی هونەر لە قوتابخانەی بڵێسا هەوڵم ماوە تایبەتمەندێکی جیاواز لە زۆربەی قوتابخانەکانی کە بم بە قوتابخانەکەمان چونکە وێنەکێشان دەرونی مناڵ زۆر ئارامە کاتەوانێ و مناڵەکانیش زۆر زۆریان پێخۆشە کە ئەبینن پۆلەکان بە شێوەیەک ڕازاوەتەوە جیاوازیەک هەیە لە بینی مەکتەبی خۆیان لەگەڵ قوتابخانەکانی ترا لەگەڵ مەکتەبەکانی ترا زیاتر ئەو وێنانەی کە ئەیکێشم لە قوتابخانەکەمان زیاتر لایەنە پەروەردەیەکەیەتی بۆ نمونە ئەگەر سەیری وێنەکەی پشتی خۆم بکەین کۆمەڵێک ماسیە بۆ مامۆستای زانست سوودی لێ ئەبینێت وەکو دەرزێکی نەزەری و ئەمەلی لێ تێکەڵە بێبەیەکە بە هەمان شێوە پۆلەکانی کەش یان پۆلی وامان هەیە سروشتە پۆلی وامان هەیە کۆمەڵێک پیتی کوردیە بە هەمان شێوە ئەمە مامۆساکەش سوودی لێ ئەبینێ هەم قوتابیەکانیش زۆر دڵخۆشە بن. ئەمەوێ ئەوە بڵێم ئەم وێنەکێشان لە قوتابخانەکەی ئێمەیە کۆمەڵی مامۆسای دڵسۆزی کەش مامۆسای هونەریش نییە بە زۆر دڵسۆزانە کارەکەن. مامۆسامان هەیە بۆ نمونە بۆ دەرسەکەی خۆی شتێک دروستەکە کە ئیسفادەی لێ بکات مامۆسای هونەریش نییە لە هەمان کاتە. مامۆسای هونەری کەشمان هەبووە هەر بە هەمان شێوە کاری کردووە لە قوتابخانەیە. بۆ قوتابیەکانیش یارمەتیمان ئەیان بەڵام بە شێوەیەکی زۆر ناچکە جارێ ڕانەهاتوون لەگەڵ بۆیە و فڵچە و بەکارهێنانەکەیە
من وەکو خۆم وەکو مامۆسایەکی هونەر بەردەوامم لە وێنە کێشان هی سەر دیوار و پۆلەکان چکە زان مناڵەکان زۆر دڵخۆشە بن و زۆر جاریش ڕێی مناڵەکان وەرەگرم هی قوتابیەکان چونکە پاری وێنەمانە کێشا وێنەی گوندێک بوو وێنەی سروشتێک بوو مناڵەکان داوایان کردیان مامۆستا مزگەوتی تیابێت بە قسەیانمان کرد و مزگەوتمان بۆ دروستکردن ینی زۆر جار ڕێیان وەرەگرم بەڕاستی چونکە دنیای مناڵ دنیایکی پاکترە و بۆ چوونیان لەوە چێ زۆر جوانتر بێت لەبەرەوە بە قسەیانەکەم و وەکو خۆشم بەردەوامم لە هەوڵدان ئیتر نەک لە ڕووی وێنە کێشانەوە لە هەرچ بوارێکا ببزانە مناڵەکان دڵیان پێخۆشە و دڵخۆشە بن من بە هیچ شێوەیەک ناوەستم و ئەمەوێ ئەوەش بڵێم لانی قوتابیەکان دەرسوتنەوەی خۆم فرامۆش نەکردەوە بەڕاستی کە ئەگەر دەرسم نەبێت یا ڕۆژی وایە زوویم یان درەنگتر ئەڕۆمەوانێ ئیشەکانی خۆم وێنەکان بڵێن بۆ تاواکردنی وێنەکان بەس لەبەر ئەوەی دەرسەکە نەفەوتێ بەڕاستی چکە هەوڵی خۆم زۆر ئێم بۆ قوتابیەکان ڕاستە گرنگە لە بیئەیەک لە ژینگەیەکی جوانە بێت پاکا بێ بەڵام پێویستە لانی پەروەردەی خۆشان گرنگی پێبم بۆیە هیچ کات لانی خۆیانم فرامۆش نەکردووە. لێوانگیان چۆنی؟ ناوچی بوو؟ زۆر باش های فای دەست خۆش لێوانگیان ئادی سێری منکە وەرە پێشە وازڵەوە بێنە سێری منکە ئادی بڵێ لێ زۆر باشە ئادی بڵێ ڕێ لێوانگیان ئەو بێ بە من لێوانگیان سێری منکە ئادی بڵێ ڕێ ئەنجا زمانتم بۆ دەرکە زمانی دەرکە ئێ بینوسێنە بە مەڵاشوتەوە مەڵاشوو کا مەڵاشوی لێوان ئافرین دەی بینوسێنە مەڵاشوتەوە زۆر باشە ئادی اینجا بڵێ لێ ڕێ ئافرین هاوتیرە زۆر باشە ئادی جایت زمانە بەرزکەرەوە زمانە بەرزکەرەوە دەی بینوسێنە مەڵاشوتەوە بینوسێنە مەڵاشوتەوە مەڵاشوو کا مەڵاشوی لێوان ئافرین ئادی اینجا بڵێ ڕێ زۆر باشە دەست خۆش لێوانگیان ئادەی بە هەناسەی بێک هەڵمژین لێوانگیان سێری منکە ئەوە لابە سێری منکە بێکەوە هەناسە بەلوت هەڵمژین و بەدەم ئەینەوە باشە دەی لێوان من ناوم شێنەر حسێنە مامۆستای پەروەردەی تایبەتم لە قوتابخانەی بەڵێسەی بنەڕەتی ئێمە وەکو قوتابخانەی بەڵێسا جیاواز لە قوتابخانە حکومیەکانی تر ژوورێکمان کردوێتەوە کە تایبەت بێ بە مناڵانە مناڵی خاوەنپێداویستی تایبەت کە چەند حاڵەتێک و چەند کەیسێک ئەگرێتەوە و هەروە شتێکی دڵخۆشکەرە کە ئێستا لە کوردستان ئەم شتە ئەکرێ چونکە ساڵانی تر هیچ شتێک نەکراوە ئەمە یەکەم ساڵە لە کوردستانە کە ئەکرێتە تەنیشت مناڵەکانی ترە واتە تێکەڵ ئەکرێت لەگەڵ مناڵاسەیەکانە شتێکی دڵخۆشکەرە و هەروە هیوادارم بەردەوام بێت و هەموو ساڵێک زیاتر مامۆستای پەروەردەی تایبەت دامەزرێنرێت بۆی کە مناڵان زیاتر سودمەند بن لێی وەکو زانانی حاڵەتەکان هەتا بێ زیاتر ئەبێ لە کوردستانە حاڵەتی مناڵانی خاوەنپێداویستی تایبەت وەکو بۆ نمونە بیرکۆڵمان هەیە داون سیندرۆمان هەیە ADHDمان هەیە لە لەلایەنێکی ترەوە ڕایەنانی قسەکردنە بۆ منە لە ڕووی قسەکردنە لە ڕووی لەفزیەوە کێشەی هەیە ئێمە هەوڵەین ڕایەنانیان پێیەکەین هەوڵەین کە وەکو مناڵانی ئاسایی یاخود هیچ نەبێ بتوانن ژێنە ڕۆژانیان بە ئاسانی تێپەڕێنن و هەروەها دڵخۆشم کە ئەمە لە کوردستان ئاکرێتەوە دووبارەیەکەمە جەختی لەسەرەکەمەوە بە تایبەتی لە مەکتەب لە قوتابخانە بنەڕەتیەکانە کە ئەم ژوورە جیا کراوەتەوە بۆ ئەم مناڵانە شتێکی دڵخۆشکەرە کوردستانە لە هەموو عالەمە ئەم بابەتە زۆر بۆ مناڵانی خاوەنپێداویستی تایبەت ئیتر بەهۆی ژینگە پیسیەوە بێت یاخود بەهۆی جیناتەوە بێت بۆی هەر هۆکارێکەوە بێ ئەم بابەتە مناڵانی خاوەنپێداویستی تایبەت ڕۆژ لە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکە و شتێکی زۆر گرینگە لە ئێستاە بۆ هەموو جیهان بۆ کوردستان بە تایبەت یاریمی کوردستان کە لە قوتابخانە حکومیەکانە بێت چونکە قوتابخانە و سەنتەری ئەهلیمان هەیە بەس ئەوانیش ناڵم لەگەڵ زۆربوونی مناڵەکانە ئەوانیش پڕبوونەتەوە و پێویستە کات لە
قوتابخانە حکومیەکانە ژوورێکیان بۆ دامرێ و ڕایانیان پێ بکرێ کە وەکو جەنابەت فەرمووت لاوانێ بە 1-2 ڕایانیان یاخود بۆ منە بە ساڵە 2 ساڵ وەکو مناڵێکی ئاساییان لەبێتەوە هەنێ حاڵەتمانەیە هەنێ حاڵەتیشێک ئەبێ ببرداوم لەگەڵیان نابڕۆی هەتا بتوانن ژیانیان بەڕێکەن بەس هەنێکیان هەیە لە سپاس بەخوا بە ساڵێک 2 ساڵیان بۆ منە بە چەند مانگێک ئەتوانن مناڵی ئاسایی بچنە مناڵی کۆمەلگا تێکەڵی کۆمەلگا ببنەوە ئەو تەلەبانی پێویستیان بە منە من هەموو کاتی خۆمیان بۆ تەرخانەکەم هەموو هەوڵێکی خۆمیان لەگەڵا ئەم کە بەپی کەیسەکەیان بەرەو پێش بچن سە بۆ منە مناڵمان هەیە ڕاهێنانی پێەکەم بۆ قسەکردن بۆ پیتەکان ناتوانێت پیتەکان دەربە بڕێ ناتوانێت قسە بکە ڕانانی پێەکەم هەموو کاتێکی خۆمی ئێمە کە بتوانم هەوڵ بەم فێر بێت ئیتر هەنێ مناڵ هەیە زوو فێرە بێت هەنێ مناڵی کەشی مشکی نیە زوو فێرە بێت بەس هەنێ مناڵ هەیە کەشی مشکی هەیە کە ئەبێ هەموو ڕۆژێک هەموو هەفتەیەک هەموو مانگە یاخود با بڵێن چەند ساڵێک دووبارەکەیتەوە هەتا بتوانێن فێر بێت منش لە خزمەتیان نابم ئیشەکەی خۆم زۆر خۆشە لە خزمەتیان نابم کە بتوانم سوودێکیان پێ بگەێنم هەڵی ئایزان دیارە ئەشکەوت وەکو یەکێک لەو دیادە سروشتیانە کە لە نێو بەشێک لە ژینگۆ لە چیاکانە هەیە بەڵام کۆمەڵێک ئەشکەوتێت تایبەتمەندی جیاوازیان هەیە ڕەنگە ناوە ئەشکەوتەکە هەنێکیان ئاوی تێدایە هەنێکیان کۆمەڵێک دیادەی سروشتی جوان تێدا یەکێک لەو ئەشکەوتانەی کە بەناوبانگە پێوتری ئەشکەوتی سۆهۆڵان لە ڕۆژهەڵاتی کوردستانە پێکۆ لەگەڵێەوە بینەری دیمەنەکانی ئەشکەوتی سۆهۆڵانە بین لە ڕۆژهەڵاتی کوردستان. السلام عليكم محمدم محمدی غاری ساڵان لێ ئیژەکەم ئەم بخۆم 12 ساڵە لێرە ئیژەکەم ئێرە دومین ئەشکەوتی ئاوی ساوەڵانە ئێرانە دوایش خۆڵایەکەی لە 1 میتر تا 62 میترە درێژایی 300 میترە مەسیری ئاویەکەی مەسیری ئیشکایەکەشی 250 میترە ئێرە کابرایەکی فەڕەنسەوی لە 130 ساڵەوەی پێش ئێرەی دۆزیوێتەوە. ئەو ئەشکەوتە بەیانان ساعت 9 بایی دەکرێتەوە هەتا ساعت 8 ئێوارێ. گەشتیارمان هەیە مەسەڵەن ڕۆژێ 1000 نەفەر 1500 نەفەر دێ ڕۆژی تەحتیلاتی جمعە 4500 گەشتیارمان هەیە. داواکاریشم هەیە لەو گەشتیارانەی ئەوانی دێن پاک و خاوێنی ئەو ئەشکەوتە پارێزن. ئەوە شێوازی کەلێ سەری دۆلفینە ئەو شێوازی جورا زوری تدایە وەکو بووکی نێو ئاویە لاقی فیلی شلێک مەسەلەن تارەی سیخۆ ئەو شێوازانی تدای نێو ئەشکەوتەکەمان ئەوەش هەموو بە ئاوی کلساز بوو. ئەو ئەشکەوتەش ئەو کابرای فەڕەنسەویە 130 ساڵ لەوەی پێش هاتووتە ئێرە بە هەمکاری ئەو خەڵکی ئەو گوندە هاتوونە ئێران دۆزیوەتەوە دوایە کەشف کراوە بەنێو ئەو کابرای فەڕەنسەوی. قادرمەکانی ئەو مەسیرەیان هاتیە خوارێ 187 قادرمەیە. مەسیرێکی دیکەشمان هەیە بەنێو ئەویش 107 قادرمەیە کە لەو شوێنی هاتوویە خوارێ لەو شوێنی ئەلف دەڕۆیەوە سەرێ ئێرە دوودانە دەرکای هەیە لە ئەلف بێ خوارێ
لە بێدەڕۆیەوە سەری ئێرە مەسەن بە خاتی زۆر قەڵە باڵغ دەبێ ئاوە تێک ناژیرە مەسەلەن قەڵە باڵغ تاوە دەبێ بافە دەبێتەوە ئێرە بانی سەعات 9 بانی دەکرێتەوە هەتا ساعت 8 ئێوارێ ڕۆژی عادی 1000 نەفەر 1500 نەفەر دێ ڕۆژی جمعانش تەحسیلاتی 4500 تا 5000 نەفەر دێ ئەو ئاوە شیرنە زۆریش پاک خاوێنە ئەمە کلسی هەیە بۆ خواردنەوە بیکوڵێنی دەخورێتەوە ئەوە شێوازی چی سەڵەوە ئەوەی سەریە مارماسیە ئادرێژە ئێرە لە ئێراندا دوو دانە ئەشکەوتی ئاوی تێدایە لە غاری سەدری هەمەدان ئەوێت درێژایی زۆرە لێرە زیاترە ئەما ئێرە قوڵایی زیاترە و بڵیندایی بەرزایی بڵینترە ئێرەش شوێنێکی دیکان دۆزیوەتەوە غەواز چۆ لە بن ئاوەکەیدا 3 متر ڕۆیشتووە ئەو لای کراوەتەوە وەکو ئێرە 600 میتری کە دەڕۆ زاری ئێسا ناکردێتەوە بەڵ ئەو مەسیرەیە بەڵ نێو ئاوەکەش مەسەلەن جوورە کرمێک و لەگەڵ زالوی تێدایە زالۆکەش دەرمانی نییە خێن ناخۆ بەڵ نێو ئەشکەوتەکەش کۆتر و شەمشەمە شۆری تێدایە وەسەلام هیچ شتێکی نا ئەو مەسیرە 62 میتر قوڵەیە بەڵێ حەدەکسەرەکەی 62 میتر لەنا زیاترە ئەو کەسانەی یاسا مەسەلەن نەچوونەوە شوێنانە حتممە سەردانی شوێنانە بکەن ئێرە بەڕاستی شوێنێکی خۆشەیەدی ئەرێوەڵ دەستکرد نییە مەسەلەن شتێکی خوددادادیە سروشتیێرە داواکارم ئەوەیە گەشتیارە و کەسانی کە بینەری تەلەڤیزیۆنەکانمان دەبن ئینشەڵڵا بێن سەردانی ئەشکەوتەکەمان بکەن هەمووی سروشتیە خۆش ئێرە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی
تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەملا جبسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی ئەحمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕووداوێکی وەرزشی گەورەکە ئەویش جامی جیهانی یاخود مۆندیالی قەتەر 2022 بوو کۆتایی هات کەناڵی ئاسمانی پەیامیش وەکو تەواوی میدیاکانی جیهان بۆ ڕووماڵکردنی ڕووداوێکی گەورەی وەرزشی نێدراوانی خۆی نرد بە وڵاتی قەتەر بۆ ڕووماڵی تەواوی یاریەکان و زانیاریەکانی ڕۆژانەی قۆناغەکانی مۆندیال هەرێکە لە بەڕێزان ڕۆژنامەنووسی وەرزشی وەروەها با بڵێن شیکەرەوەی وەرزشیش کاک حوسێن محەممەد وەروە کاک بڕیارتا نێردراوانی پێیان بۆ قەتەر بەخێر بێنەوە و دەستان خۆش بێ و بە خێریش بێن زۆر سپاس کاک شوان سپاس بۆ دەرفەتە هەنیاخان بێگومان بۆ ئێمە دەتوانین بڵین ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر باش و گەورە بوو لەبەرەوەیکەوە ڕەنگە ئەم دەرفەتە جارێشتر بۆ ئێمە ڕێک نەکەوێتەوە نەک بۆ ئێمە هەتا بۆ هەموو کورد زمانیان و شەرق و ئەوسەتیش لەبەرەوەیکەوە 4 ساڵی تر مۆندیال لە 3 وڵاتی گەورەی زۆر لە ئێمە دوور بەڕێوە دەچێت کەنەدا ئەمریکا مەکسیک تیارەشە بێ بە فریا یاریەکان ناکەین زۆر قڕز دەبێت پاش 4 ساڵی تریش لە ئۆڕگوای بەڕێوە دەچیانی زۆر قڕز دەبێتن دیار کاک بڕیار چەند ڕۆژتان پێچوو چەند ڕۆژمان پێچوو وڵای من لە بیدایەتەوە لێ بووم کاک محەممەد ئیبراهیمم لەگەڵدا بوو من 32 ڕۆژ لێ بووم کاک بڕیاریش دواتر هاتە شوێنی کاک محەممەد 12 ڕۆژ لێ بوو ماندوونە بن سلام سپاس ئەوەی ئەمانبینی بەردەم کامێراکان بوو ئەمە لێرە بۆی بەڕاستی نامێ بچمەوە پرسیاری تەقلیدی پشتەوەی کامێراکان لەوێ چییە گوزەرە چی هەیە پێمان بڵێن وڵای کاک شوان لەوەی ڕادەست پێ بکەم ئەوەی مۆندیالی قەتەر کردی نە لە پێشتر کرایە نە لە دواتیش دەتوانرێ ئەنجام بدرێ ئەو دەتوان بڵێم وەکو تەحەدایەک دەیڵێن لەبەرەوەی ئەو ئامادەکاریە قەتەر کردبووی لە خلالی 12 ساڵی ڕابردوو لە 2010کەوە مافی بەدەستێنانی مۆندیالی وەرگرت زەحمەتە بە هیچ وڵاتێشتر بەو شێوە بکرێت لەبەرەوەی ئەو شتانی ئامادەی کردبوو خۆی پێویستی پێ نییە وەکو خودی خۆی پاڵەوانتەکانی ناوخۆی پێویستی پێ نییە لەبەرە من یاریگای یانەکانم هەموو بینی لەوێ ساڵی ڕابردوو نەگەم ساڵ بەرەم ساڵ دەرفەت نەبوو هەموو یانە گەورەکان بەدەر لە یاریگای گەورە لە شوێنی مەشق لە هۆڵ هەموو شوێنی خۆیان هەیە کەوات ئەو یاریگایانە تەنها بۆ مۆندیال بوو و لە داهاتوش کە پاڵەوانتی تری لێ بەڕێوچێ پار ساڵ جامی عەرەبی لێ بەڕێوچوو ساڵی داهاتوش جامی ئاسیا ڕەنگە پاڵەوانتی تیش لێ بەڕێوچێ یەک قسەی تریش دەکەم ئەوەی کەوە قەتەر ئەنجامیدا دەتوان بڵێم یانی هەموو جیهانی پێشۆ کرد لەبەرەوەی کەوە کۆکردنەوەی هەموو هەڵبژاردەکان هەموو هاندەران هەموو یاریگاکان لە یەک شار شتێکی زۆر قڕز بوو بۆیە باوەڕ ناکەم ینی هیچ وڵاتیشتر بتوانێت ئەوە بکە وە دەتوانم بڵێم قەتەر ئەرچی هەموو ئەو وڵاتانەشی قڕز کرد کەوە لە داهاتوو بیانێ میوانداری پاڵەوانتی بکەن زۆر باشە کاک بڕیارانی بەڕاستی جێی سەرسامی هەمومانەوەکو کاک حوسێنی جوباسی کردیانی ئەوەی کە لە میدیاوە بینیمانە گەر سەردانی قەتەریشمان نەکرد بێ خۆمان بۆ بابەتانە مەعجوب بووین حەزەکەم هەم سەرگوزشتی خۆتان لەو ماوەدا بچیدا تێپەڕین ڕاتان چۆن بوو لەسەر یاریەکان و باسێکیش بکەیت کە قەتەر ئەمساڵ چۆن توانی یاریەکان بەڕێوە بات سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیەوەی کاک حوسێن ئاماژەی پێکرد وەکو ڕێخستنەکە یەکێک لە چانسەکان بۆ قەتەرەوە بوو کە ڕوبەرەکەی بچووک بوو ڕاستە ڕێخستنەکەی لەوە ناکرێت ڕێخستنێکی زۆر باشیە بوو لە ماوەی بەڕێوەچوونی تەواوی پاڵەوانێتیەکە
بە پێی وتەی فەرمی لایانی پەیوەندیداری ئەوێ هیچ حاڵەتێکی ترس و دڵڕاوکی وەکو حاڵەتی تیرۆر وەک حاڵەتی تەقینەوە یان وەک حاڵەتی ئەمانە بەکو گشتی گەورە وەکو شتی بچووکیش هیچ حاڵەتێکی بەریەکەوتنی وها ڕووینەیە لە نێوان خەڵکا کە ترس ڕووبات تۆ لە بەیانی زووکە دەردەچویت بۆ شوێنی کارەکان تاکو نیوە شەوکە کەوتە درنگانێکی شەو لە هەر شوێنێکا بیتە لە گیانی خۆت سەلامەت بوویت لە ئەمنیەتی خۆت سەلامەت بووی ئەمە زۆر میم و بەڵام وەکو ئەوەی کە توانی بووی ڕێخستنێکی زۆر باش بکایکە لەوە کارەکانەوە ڕووبەرەکەی بچووک بوو لەم ڕووبەرە بچووکەیە دروستکردنی یاریگاکان تێکی زەحمەت بوو بەڵام وای کرده بوو کە هەڵبژاردەکان تێدا ئاسوودە بوون یعنی زۆرێک لە ڕانەرەکان باسی ئەویان نەکرد یا لە مۆندیالەکانی ڕابردوودا کاتی ئێمە یاری یەکەممان ئەنجامەدا لە یاریگایەک بوو یاری دوم لە یاریگایەکی زۆر دوورتر بوو بۆیە گەشتێکی زۆرمان دەکرد یاریزانەکانمان دوو دەبوون ئەمە ڕێکدانەوەی لەسەر یاریەکان هەبوو بەڵام بۆ پێی کە مۆندیال ئەم ساڵ کەوتە ناوەڕاستی وەرزی یارییانەکانەوە هیچ مەجالێکی پشوو نەبوو لەبەرەوەی لە زانستی تۆی پێیا دەبێت دەم یاریزانانە پشووی جەستەی وەربگرن پشووی هیزری وەربگرن تا ئەوەی جەستیان ڕێز بێتەوە نێمێشیان ڕێز بێتەوە لەگەڵ یانەکانەوەی لەگەڵ یانەکانە وەریان گرتووە تا ڕادەیەک کەم بێتەوانێ و ڕاهێنەری هەڵبژاردەکان ئەپدەیتیان کاتەوە بەڵام ئەمەیان نەبوو لە بەرامبەر ئەمەیان نەبوو یاریگاکان نزیک بوو ئامادەکاریان لە نێو قەتەردا باشتر بوو وەکەوەی کە لە جوڵەوانەوە ئەمنیەتەکەش وای کردو تاو ئاسوودە بن و کەش و هەواکەش کەش و هەوایەکی زۆر هێمن بوو کەش و هەوایەکە کە نەک بۆ مۆندیال یعنی بۆ ئەو شارستانی پێشکەوتوی ئێستای قەتەر زۆر هاوکارە بۆ نوێت لێ لەوانەیە بە 3 ساڵیش باران نەبینی ڕەشەبایەکی وها نەبینی ئەمە واکە ئەوی کە لێ دروست کراوە بە ئاسانیەوەی کە لە جۆلۆجیا زانیاری هەبێت کاڵ نابێتەوانێ بۆ نە شەقامێکی گەورە کە دیکۆرێکی جوانی بۆ کراوە لە ڕەنگا و ڕنگ کراوە بۆی بارانەوە کاڵ نابێتەوە بینایەکی گەورە بۆی بارانەوە تووشی داخوران نابێت ئەمە واکات ئەو شارە زیاتر بە جوانی مێنێتوانێت لە ڕووی ڕێخستنی شوانێ ڕێخستنێکی زۆر باش بێت. کاک حوسێن 32 ڕۆژ لەوێ بوویت با ئامادەکاریەوە دڵنیایەوە چەند ڕۆژێکیش پێش ڕۆشتن تو هەر مەشغوڵی ببابەتەکە هات چەند ڕۆژێکی دوای هاتنەوەش هەر مەشغوڵە بی ئەمێ بپرسم ڕەنگە من بچم سێری یاری بکەم و تەواو مێشکم لا یاریەکەوێمەوە بەڵام بچمە ڕووماڵ بکەم وەروەها ئەمە ڕەنگە تۆزێک مەسئولیەتم لەسەر شان دروستەکە چۆن فریا کەوتن لەم یاریگایەوە یاری تەواوی ڕاکە بۆ یاریگاکەی تریان لە کۆمەڵێک لە خۆناغەکانی هەڵبژاردنەکان لێ کاتا دوو یاری هەبوو زەحمەتیەکانی پشتەوەی کارکردنتان ینی ئەو ڕەنگە ئیمکانیاتی تیمی پێیان بەراورد بە کۆمەڵێک کەناڵی تر زۆر جیاواز بوو ڕەنگە ئەسڵەن ئەوەی ئەوە کردان بۆ ئیمکانیاتە ڕەنگە زۆر کەناڵی تر بە ئیمکانیاتی زۆر باتریش ناتوانی بێ بیکەن بەتاکید دەست خۆش بکە شوە پرسیارەکە زۆر جوان بوو لە جێ بوو دەمەیە گیزافەی سەرەتا لە قسەکانی کاک بڕیار بدەم اینجا پێمە سەر پرسیارە سەبارەت بە حاڵەتی ئەمنیەکەی بەڕاستی قورسە وڵاتێک خۆی کەمتر لە 2 ملیۆن خەڵکی تێدا بژی 3 ملیۆنیشی بێتە سەر وەکو گەشتیار لە ماوەی 32 ڕۆژ ئەوەندەی کە لەوێ بووین هیچ حاڵەتێکی وا دروست نەبێ کەوا هاندەر بێکدا پێکدا بکەون لێک بدەن شەڕ دروست بێ زۆر قورسە یعنی ئەوە لە هیچ وڵاتیشتر نەبووە لە هیچ مۆندیالێشتر لە هیچ پاڵانتێشتر ئەو شتە نەبووە بە تایبەتی هاندەرانی ئەمریکای لاتین و ئەوروپا یەک شت هەبوو قەتەر ڕێزی ئەوانی گرت ئەمنیەتی بۆ پاراستن ئەوانیش ڕێزی قەتەریان گرت شتەکە بەرامبەر یەکدی بوو با نەڵێن تەنها قەتەر بوو بەڵام ئەو ئەمنیەتەی قەتەر و ئەو هێمنیەی قەتەر وای کرد ئەوانیش هێمنتر بن ئەنی من لەگەڵ کاک بڕیار یاری کۆتایی لە دەرەوەی یاریگا سەیری یاریەکەمان دەکرد و لە ناو هاندەران بووین کاتێک ئەرژەنتین گۆڵی دەکرد هاندەرانی ئەرژەنتین ئەوانەی شەرنی هەمووی ئەرژەنتینی بێ هیندی تیا بوو پاکستانی تێدا و بەحرێنی سعودی هەموو چینێش تێدا بوو کەوا هانی هەڵبژاردی ئەرژەنتین شەرنی هاوڵاتی ئەرژەنتین بوو بێ هەواداری بوو لە فەڕەنساش بە هەمان شێوە کاتێک ئەرژەنتین گۆڵی دەکرد یەک بەخۆی هاواری دەکرد و ئەوی تریش قبولی دەکرد کاتێک فەڕەنسا گۆڵی دەکرد بە هەمان شێوە کاتێک ئەرژەنتین نازناوەکەی برد زۆر بە ئاسایی هەمووی دڵخۆش بوو فەڕەنسیەکانیش بەبێ ئەوەی کەوا هیچ کاردانیەکیان نەبێ بەڕێڕەوی ڕۆیشتن کاکسنجەروە ڕۆماڵ لە شارەکانی تر و لە وڵاتەکانی ترەکری ئەوێ بەشەر بەڵام ئەو مای خۆشحاڵێکە لە وڵاتێکی وا کارەکەی تێ ئەنجام درراوە شەڕوپێکدادان نەبوو بێ بێمە سەرۆ پرسیارەش بەڕاستی ڕووماڵکردن لە پاڵانێتێکی بەو شێوەیە دەتوانم بڵێن بۆ من و بۆ برایەنەش شەڕەفێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە کە توانیمان لێوێ بین لەبەرەوەی کەوا زۆر زەحمەتە جارشتر بەو شێوەیە ئەو جەنجاڵیە ئەو پاڵەوانتیە بۆ شێوە دووبارە بێتەوە مۆندیالی 2010 رووسیا بە نمونە بێنمەوە
کە کۆمەڵێک برادەر چوو منەوە دەرفەتەم بۆ ڕێک نەکەوت بەڵام دوو نزیکترین یاریگا لەیەکەوە 21 کاتژمێر نێوانیان بوو کەواتە دەبایە خەڵک بە فڕۆکە بڕۆ فڕۆکە خوانە و دواتر لە فڕۆخانێشتردا بەزە و بگەڕێەوە قرس بووە بەڵام دوو دوورترین یاریگای قەتەر لە کاتی جامی جیهانی 67 کیلۆمتر لەیەکەوە دوور بووە کە بە تەکسی بە کاتژمێرێک و 15 خولەک پێی دەگەیشتی بەڵام بەڕاستی ڕێکارەکانی گەیشتن بە نزیک یاریگاکان و گەیشتن بە شوێنی خواردن و شوێنی حەوانەوە و ڕێکارەکان قڕز بوو بەڵام ئەو ڕێکارە قورسانش لەبایە ئەمنیەتی پاڵانتیەکە بۆ شوێنە دەپارێسترا بە تایبەتی بەکارهێنانی میترۆ و پاس کە بە خۆڕایی بوو لە ماوەی ئەو پاڵانتی ئەو هەر کەسێک هات با قەتەر بێگومان دەبای هەیە کارتی هەبای هەیە کارتیش دەبایە بلیتی یاریەکی هەبایە بەو بلیتی یاریە هەیە کارتەکەی وەردەگرت و بەوە هەموو ڕۆژەکان دەیتوانی بە خۆڕایی هاتوچۆ بکە یعنی بەڕاستی جەنجاڵیەکی زۆری کەوت بەسەر بەڵام ئەگەر بەو شێوەیە بەیان بۆ نمونە کاکشوان من گەیشتنم بە کامێرا لێرەوە ڕاستە و ڕاست بڕۆم ئاسانە بەڵام کا بچمە ئەودی و دواتر بێمەوە بگەڕێمەوە بڕۆ تاوەکو هەموو بەیەکەوە نەگەنە ئەو شوێنە لەبەرەوەی میترۆش تەقبولی ئەوە ناکەکەوە لێکاتدا هەموو خەڵک هەڵبگرێ پاسیش تەقبولی ئەوە ناکە هەموو خەڵک بێکەوە هەڵبگرێ ڕێڕەوی چوونە ژوورەوەی هاندران لە یاریگا بە هەمان شێوە بۆیە دەتوانم بڵێم ماندووبوونێکی زۆر بوو بەڵام بۆ پاڵەوانتێکە دەیهێنا باشانی باستان لەوە کرد ماندووبوونێکی زۆرتان چۆشتووە ینی هەمووشمان ئەوە زانین کە پێیان بەو توانە مرۆی یەکەم و بۆ هەم کەرەستەکەمانە توانی بەڕاستی شتێکی گەورە بکە ئەوە ینی کەسانی زیاترتان لەگەڵانە بووە بەڵام دەبینین بە میلیۆنان ڤیو هەبوو ڤیددیۆکان تا چەنە دڵخۆشم بم دەرەنجامە بەڕاستی بڕاتانەکە کە ئەم نەتیجەی هەبێ جارە سەرەتا سپاس بخوا کە و ڤیۆ باشانەمان بینیۆیانە و ڕووماڵە باش شەزمان بینیوانێک کە خەڵک شایەتی بۆ بادووە سەرەتاش سوپاسی هاوکارانمانەکەین لێرە کە بەشێکیانەوە دەرفەتیان بۆ نەڕەخسا بگەنە قەتەر و ئەزمونە تاقیب بکەنانی شەوا لە داهاتوە و دەرفەتیان بۆ ڕەخسێ پشتیوان بەخوا چ کاگ پێشەنگ کە ئەرکێکی زۆری لێرە کەوتەسە دواتر کاگمەڕوان و کاگەستیاریش بە ئاماشەوە لە ژووری هەواڵ زۆر ینی ئەم مانگە لێبڕاوانە بەبێ ئەوەی هەزە ماندووبوون بکەن بەبێ ئەوەی گوێ بەنە کاتی کارکردن تاوەتیادا ماندووبوون و لێرە سوپاسیانەکەم وەکو ئەوش کە هەمیشە تۆ کاتێک کە کارێکەکەیت ئامانجەکەی تایدا هەیە ئامانجەکە دەوێت بۆ نمونم لە کاری میدیایە بتوانم ئەو کارە بکەم کە بینەرەکەم لێم ڕازی بێت و شتێکیش کەم لە چوارچێوەی کۆمەڵێک فلتەر و ئەخلاقاتیا بێت کە ڕێگە پێدراو بێت ئەگەنا تۆ لەوێ توانیان دەشتی زیاترکەی ئەوەکو ئەیلامی گشتێکە بەڵام ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام پابەدی بە هەندێک ئاداب و نەریتی ئیسلامی خۆمانانەوە بۆ ئێمە زۆر گرنگەوە لەوێش سپاس بۆخوا چ پێش من کاحسێنەوە دواتریش کەومانداوە کا لەسەر لایەنە داویەکەی ناو مۆندیال بکەین کە قەتەر بەڕاستی زۆر بەباشی ئامادەکاری بۆ کردبوو لەبەرەوەی تەنها ئامادەکاری نەبوو بۆ یاریگاکان بەڵکو ئامادەکاری بوو بۆ کاری بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلام کە لێرەدا لە ڕابردووە قسەیەگە بوو کە تۆپی پێ داهێنانی کۆمەڵێک ئەوروپی و کۆمەڵێک کەسی بێدینە بۆ سەرقاڵکردنی مسلمانەکان بەڵام قەتەر لێرەدا هاوکێشەکە پێچەوانە کردوانێ ئەگەر دروستکراوی ئەوان بێمەتوانێت سوودی لێ وەربگرێ بۆ بانگەواز بەرەوەی کە ئەو دەرفەتی لەوێ بۆ 3 میلیۆن لەو 3 میلیۆنە بەشێکی مسلمان بووە لەبەرەوەی لە وڵاتە عەرەبی ئیسلامیەکانەوە بەشێکی زۆری هاتبوون بەڵام دوجار لە ئەمریکای باشوورەوانێکەوان کەمتر لە ڕووی دینیوانێت تێکەڵاون بەراورد بە ئەوروپا ئەوروپیەکان زیاتر کراوەترن و بەڕووی دنیاە بەڵام دوجار چی ئەلامی ئەمریکا بێت چی ئەلامی ئەوروپا بێت وەکو چۆن لە ڕێگەی مخابەراتەکانەوە چەندین گروپی چەکدار خۆیان دروستی دەکەن و ناوی ئیسلامیان لێنێن بۆ ناشرینکردنی ئیسلام و بۆشیان ناچێتە سەر خۆیان موعیدی دروستکردن و کۆتایی هاتنیان بۆ دائنێن بەڵکو قەتەر هادەموو ئەوانەی لە مۆندیالدا هەڵوەشانەوانیان تا ئێمە کە کاتێک دەچوونە ناو مزگەوتەکانەوانێ خەڵکێکی بیانی دەهات خۆی بەپێی خۆی داهاتە ناو مزگەوتەکەەوە بوو ئەوەی ئاشنا ببێت نەک مسلمان ببێت سەرەتا بەوەی ئاشنا بێت ئێمە ڕۆژێکان کە چوین کۆمەڵێک خاوەن پێداویستی تایبەتمان بینی فەڕەنسی بوو ئافرەتی تیا بوو سەرپۆشێکی یا و بەسەریا خۆی داپۆشی بۆ ڕێزی شوێنەکە هاتبوو گوێی گرتبوو کۆمەڵێک کەسانی زۆر بەڕێز لە گەنج لە کەسی بەتەمەن کاری بانخوازیەکەیان دەکرد لەوێ بەبێ ماندوو بوون دائیمە بە پێوە بوون خەریکی جوابدانەوە بوون شەرحی ئاینەکەیان دەکرد لە هەموو گۆشەیەکە لەوێ یەکێک چۆنێتی نوێژی ڕوونەکردەوە یەکێک قورئانی ڕوون دەکردەوانێ بۆیە ئەو لایەنە داوای کە قەتەر کردبووی بەڕاستی سەلماندی کاگەر تۆپی پێ کافرەکان وەکو دەڵێ دایانێ نابێ دەمانتوانیان سودیان لێوەرگرن بۆ دینەکەیان کاک حوسێن لە پاڵ ڕووماڵەوە و
بڕیاریش ئاماژەی بە خاڵێکی جەوهری زۆر گرنگ کرد ئەو دەرفەتەی کە بۆ ڕۆژنامەنووسان بە تایبەت تیمی کەناڵی ئاسمانی پێیانەوە بەڕێزی شت بەمەوەی ماوەیەکی درێژ لەوێ بیبینینی کۆمەڵێک کەسایەتی گرنگی ناو جیهانی وەرزشی و هەروەها دەرفەتی لە نزیکەوە دیراسەکردنی هەڵبژاردەکان و بەتابەت لە ڕاهێنانەکانەوە تا یاری و تا دواتریش ئەمانە چانێک گرنگە وەروەها چۆن توانیتان سوود لەو دەرفەتانە وەربگرن کۆمەڵێک دیداری باشتان هەبوو لە سۆسیال میدیای ئەمە بینیمان سەرەتا دەبێت لە سەرتا قسەکانمەوەم قسانم کردبێ من سوپاسی بەڕاستی بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیای کۆمەڵ دەکەم کە لەو بارودۆخە سەختە داراییە توانی پاڵپشتێکی زۆر باشمان بکە بۆ گەشتە من لە ساڵی ڕابردووە بیرۆکەیەوەم خستە ڕووبۆیانکەوە گرینگە ئێمە لەوێ ئامادەبین بە کەم سوپاس بخواکەوە دیراسەیەکی زۆریشم کرد بە کەمترین کولفە لەسەر ئاستی پاڵانتی کە توانیمان زۆرترین ڕووماڵ بکەین هەر ئەمەش وای کرد کەەوە محەممەد سعدون کەواری یەک لە گەورەترین پێشکەشکارەکان لەسەر ئاستی وەرزش واروە لە کەناڵی بین سپۆرتی قەتەری و وەکو ڕۆژنامە نووسێکی قەتەری ئەو شایدی بۆ داین دوای بینینی دوایەوەی کە لەگەڵی دانیشتم پارساڵ هاوڕێتیەک لەگەڵ دروست کرد لە کاتی جامی عەرەب ئەم ساڵ کە سەردانم کردەوە باسی لەوە کرد یەکسەر بیرەوەری ئەوەی بۆ هاتەوە وتی پار لێرەیەک دیمان بینی یەکسەر باسی شتەکانم بۆ کرد وتی حەزم لێ بابەتەکانتان ببینم کە دوایەوەی کە پێم نیشاندا زۆر پێم معجیب بوو لەو بوارێکەوە تەنها دوو کەس بتوانێتەوە ڕووماڵی بەرنامە لە یەک کاتدا بکە ڕاستەوخۆ بۆ هەواڵ بکە بابەتی ئاینی پیشان بدە لە سۆشیال میدیاییش بکە ینی ئەوانە هەمووی کەسی تایبەتی دەوێتن و هەموو کەناڵەکانی خۆیان بە تایبەتی بەستافی زۆر گەورەوە دەردەچوون بە 60 پێیامنیر و 70 پێیامنیر لە یەک کاتدا کەناڵە کوردیەکانی خۆمان ئەوانەی کەوە لە بەرەی دەسەڵاتن بە کۆمەڵێک کادیری گەورەوە هاتبوون بۆ پاڵانتیە بەڵام سوپاس بخوا ئەوەی کە ئێمە بەو کادیرەکەمە توانیمەویشانە بکەین ئەو شایدەی بۆدان کە حەزی کرد خۆی لە ڕێگەی لێدوانەوە ینی ستایشی کارەکانمان بکاتن ئەوە بەڕاستی بۆ من زۆر تایبەت بوو و بۆ پێیانیش دەتوان بڵێم تایبەتمەند بوو و بینینی من لە ماوەی جامی جیهانی توانیم دیاری ببینم لەو دیاریە یاری هەڵبژاردە گەورەکان لە بەرازیل لە فەڕەنسا لە پورتوگال لە ئەرژەنتین لە هۆڵەندا وڵای زۆربەی هەڵبژاردە گەورەکان لە ئەستێرەکان بینینی میسی کریستیانۆ ڕۆناڵدۆ مباپێ مۆدریچ دەتوان بڵێم ئەوانە جارێشتر دەرفەت بەو شێوە ڕێک ناکەیەکەوە لە نزیکەوانە بۆ ژیانبینی وەرزشی چەند گۆڕانکاری بەسەردادێ بۆ ڕۆژنامەنووسێک بەشداری ئەو نوع جۆرە لە پاڵەوانێتیەکان بکات بەتەکی زۆر گۆڕانکاری بەسەردادێ لەبەرەوەی من لە دوورەوە کە قسە لەسەر ئەوان دەکەم لە نزیکۆ نەمبینیەوە کە چۆنە بەڵام کە لە نزیکۆ دەیبینی بەڕاستی زۆر جیاوازە و خاڵێش تریشیان بینینی ئەستێرەکان یەک لەوانەیە کە بە تایبەتی لە ژیانی من زۆر تایبەت بوو من لە تەمەنێکی بچووکەوە لە 9 ساڵیەوە بینەری بووم دەتوانم بڵێم ینی خەونم بۆ ڕۆژێک لە نزیکۆ بیبینم ئەیش بینینی ڕیکاردۆ کاکە بوو کەوا زۆر هەوڵمدا لە ماوەی پاڵانتیەکە سوپاسی محەممەد سعدون کەواری دەکەم ئەو دەرفەتەی بۆ ڕەخساندم هەم ئەو ئەستێرێ ببینم هەم ئەستێرەکانی تکەی تۆپی پێ لە باتستۆتا ڕۆدغۆڵێت سانتیکا زۆر لە دەتوانم بڵێم زۆر بەرازیلی شەب کردای هەر لەوێ ڕۆناڵدۆی بەرازیل لە دەرگای فیفا دەچێت دەرەوە بە ئاسایی نەدەبیدرا یەکسەر ڕاستەخۆ بە دەرگای VIP و بە سیارەوە یەکسەر دەڕۆیشت ئەگەنا هەتا لە پێشکەشکارە گەورەکان لە محەممەد ئەبوتریەکەی میسریکەوە یەک لە شیکەرەوەکانی کەناڵی بین سپۆرتە زۆربەی پێشکەشکار و بێژەر و پێیان نێرانێکەوە ڕۆژانە لە شاشەوە ڕووماڵەکانیان دەبینین کە لە نزیکۆ بینیمان ئەستێرەکان کە شیکردنەوە دەکەن یاخود لە شوێنەکانی فیفا دەردەکەون بەڕاستی بۆ ئێمە زۆر خۆش بکە لە نزیکۆ بینیمان بە تایبەتی ئەوەی کاکە دەمێت جەختی لەسەر بکەمەوە من ئەلحەمدولیلە لە کاتی و پاڵانتیە لە لێدوان وەرگرتن لە خەڵک و قسەکردن لەگەڵ خەڵک لە هەردوو زمانی ئینگلیزی و عەرەبی کێشەیەکیوان بۆ دروستنەوە بەڵام کاتێک گەیشتمە بەرامبەر کاکە تاسام نەمتوانی قسەیەکی بەرامبەر بکەم یەکسەر لە باوەشی گرتم وتی دەزانم ئەو هەستێت ئێستانیە ڕابردووە ئەوە زۆر دەمێک پێش ئێستاە پاشان لەگەڵم دانیشت و کۆمەڵێک گفتوگۆم لەگەڵ کرد بۆ لە یەکێک لە لێدوانەکانی بۆ کەناڵی بین سپۆرت باسیۆی کردکەوە ئەوەی لە قەتەر بینیمان ئەوە نەبوو کە پێشتر باز دەکرا لەلایەن ئەوروپیەکان و ئەمریکای باشووریشکەوە دەیانوت لەوێ ئازادی خۆتان لە دەست دەتەن ناتوان هەموو شتێک بە ئازادی بکەن بەڵام ئەو لەو باسی لەوە کرد کە لەگەڵیش دانیشتم وتی بەڕاستی قەتەر و موسڵمانان زۆر هێمنن زۆر دەتوانین بڵێن دیاردەیەکی جوانیان نیشانی ئەمەدا
جا یەکێک لە شتانی کە بووم نەقەدەغە کرا بوو خواردنەوەی مەشروب بوو یعنی ڕێزگرتنی ئاینەکانی تر بوو بەتایبەتی کە باز لەوە دەکرا ڕێزێکی زۆر لەو کەسانە دەگرێت کە لە دانیشتی و قەتەرن و بە شێوازێکی جیاوازتر سێری ئەو کەسانە دەکرێت کە باڵا پۆشن کاک برای حەزەکەم باسی ئەو بکەیت کە لەوێ ئەم پێکەوەبوونە چۆن بوو ئایا قەت بێڕێزی ئەکرا بەرامبەر ئاینێکی تریان ئایدیایەکی تر قەتەر توانی بوو ئەو باڵا پۆشی ئۆمور کە ئاینی خۆی بپارێزێ لە ڕاستیا لەوێ ڕێز لە مرۆڤ ژیرێت و لە ڕووی جلوبەرگەوانەیە جلوبەرگ بەستە کەسان ناسەپێنن بەڵام وەکو مۆرکی خۆیان وەکو قەتەرەکان بەڵێ زۆرێ لە قەتەرەکان بە پۆشتەیەکی زۆرەوانەی دەردەکەوتن بەڵام دوجار ئەو هەندەرانی کە لێوە بوون بۆ جۆرە نەبوو کە دەبێت لەوێ سەرپۆشیان بە زۆر پێ بکرێت یاخود جلوبەرگیان بەسۆر بەسەدا بسەپێنەوە ڕێزیان لە مرۆڤەکان دەگرت لە چوارچێوەی ئەو یاسایی کە وڵاتەکە بۆی داناونەوەی کە قەدەقی بەڵامەوەی کە بۆ مرۆڤایەتی ئازادە و کاریگەری لەسەر ئازادی تاکی بەرامبەر نابێت شتەکە ئاساییە و ڕێگە پێدراوە ئەوەی کە من بەبەستمە سەرنجی زیاتر بخەمە سەر ئەرکی میدیاکاران و ئەرکە میدیایەکە بوو لە قەتەردا کە بۆم 100 خۆزگە من ئاوا دەخوازم کە تەواوی میدیاکارانی کورد بتوانن لەو ڕووماڵانەدا بەشدار بن لەبەرەوەی بینینی ئەو پاڵەوانەتیانە لە نزیکەوە وەکو ڕووماڵکردن و سەرنجدان لە ئەرکی میدیاکارانی دیکەی وڵاتە گەورەکان واولەکە زیاتر چاوکراوەتر بیت و خاڵی لاوازی خۆت بزانیت بۆ داهاتوو پلانی خۆتت باشترە بێ بۆیە زۆر سەرنجم لەسەر کارە میدیایەکان بووە کە لەکوێوە دەست پێ بکەین و چۆن کارەکان بکەین ئەوانە بۆ ئێمە زۆر گرنگ بووە و لە داهاتووە خاڵی لاوازی خۆمان بزانین بۆی لە پاڵەوانێتی دیکەدا کاری میدیایی ناوەستێت شەرنیە لە دەرەوەش بێگەری ناو کوردستانی ژابێت چۆن پلان بۆ ئیشەکان بێت بۆ ڕووماڵی پاڵەوانی تێگا چالاکیەک کاکسەنەوە چنێ باسی بابەتەکانیان چنە پرسیارکەن و ئێوە هەز بۆ شتانە ناکەین کە لێو بینیوتانە حەزەکەن چی شتێک بە خەڵک بگەن کە ڕەنگ ئێمە نەمان بیستی بیان پێمان نەگەیشت بێ بەڵام سەرنجی ئێوە ڕاکێشاوە یا حەزەکەن باسی بکەن ڕاستە ئەوەی کە تازە لە دیمەنەکانیش بینەران بینیان کۆمەڵێک تایبەتمەندی بوو یەک لەوانە ئێستاەوەی کە دەیبینن ئەمە کۆمەڵێک هاندەری وڵاتانن جلوبەرجی عەرەب و مسلمانانیان پۆشیوە وەکو ڕێزگرتنێک ئەوە یەکێک لە وێزگەکانی میترۆیە هەموو وێزگەیەکی میترۆ مزگەوتی تایە بۆ نێشکردن شوێنی نێشکردنی تایە وەکو موسەڵا ئەوە ڕۆناڵدۆی ئەوە ئامادەبوونە لە یەکێک لە یاریەکان هەل لەو یاریگای کە یاری کۆتایی لێ بەڕۆچوەشیان پێگومان محەممەد سعدون کەواریە یەک خاڵ ئەوە زۆر مهم بوو باش بیرکەوتەوە ئەوە محەممەد ئەبوترەکەی میسریە ئەوەش کاک محەممەدی خۆمانە لە کاتی پێشکەشکردنی بەرنامە ئەمە عیماد حوسێنی ئەستێرەی پێشووی هەڵبژاردەی عومانە ئەوەش لە کاتی وەرگرتنی لێدوان لە محەممەد سعدون کەواری یەک خاڵ زۆر گرنگ بوو کاکشوان ئەمە یاریگای خەلیفە ماسەڵاوێنەکان زۆرن لە هەموو وێزگەیەکی میترۆ ینی بە حساب زۆرە سێ هێڵی میترۆ هەیە کۆمەڵێک وێزگەی لەسەر هەموو وێزگەیەکی میترۆ شوێنی نێشکردن هەبوو شوێنی دەستنوێژ و شوێنی ینی تاو ئیسراحەت و لەوێوە دەنجی بانک دەبیسترا لە کاتی نوێژەکان بانک دەدرا لە هەموو مۆڵە گەورەکان لە هەموو یاریگاکان لە ناو یاریگاش شوێنی نوێشکردن هەیە لە هەر توانین بڵین قەتەر بەڕاستی براوەی مۆندیال بوو بەتاکیت زۆر باشە لەوەی کاتمان کەمە بەڕاستی زۆر قسەش هەیە بیکەین هەبوو ئەم پرسیارەکرێ بۆ هەردووکتان بێ سەرنجی جیاوازتان هەبێ لەسەری لە کۆتاییە گەشتکردن بۆ شوێنێک بۆ ڕووداوێکی گەورەی وەرزشیە گەورەترین ڕووداوی وەرزشی وە ترمانەوەکە بە پێی درێژی و کەمەکە گرفت نییە وەکو جۆرێک لە ڕاهێنانە بینینی تەکنیکی گواستنەوەی لایەنەکانی تر بە مەیدانی ئیشکردن ئەمە تا چەندێک خەرمانی وەرزشی کەناڵی پەیام ئیتر بەرە و سەرترە بە ئیشەڵڵاوە بێت چاوەڕ ئیشی گەورەترتان لێ بکەین بەڵێ بێگومان کاکشوان ئەمە دەتوانین بڵین دەرفەتێکی زۆر زۆر باش بوو ئێمە باسم کرد ئەو بیرۆکەیە لە پار ساڵە بۆم دەرچوو دوایەوەی کە پار ساڵ خۆم حەزم کرد بچم سەیری ئەو یاریانە بکەم بەبێ ئەوەی کەەوە کەسێک پاڵپشتیم کە حەزم لێ بخۆم بچم و شتەکان ببینم دەرفەتێکی باشیش بوو لەبەرەوەی قەتەر لە کاتی ئاسایی ڤیزەی نییە بۆ عێراقی لە کاتی پاڵەوانتێک دەرفەتە بۆ هەموو عێراقی کە بتوانێت گەشتی وڵاتە بکە ئەوەی ترکەوە دەبێت لە ڕێگەی کۆنسۆلیەوە بکرێتن و ئەگەر نەخۆشی تایبەتمەند بیان بازرگان بیان هەر حاڵەتێک لەو بابەتانە اینجا دەتوانێت داوای ڤیزەی تایبەت بکە
پارساڵ کە جامی عەرەبم بینی جامی عەرەب یەکەم جار بوو کەەوە فیفا بەڕێوەی بباتن سەرپەرشتی بکاتن کە بینیم کەەوە هەموو ئامادەکاریەکان ئەو شێوازە ڕێکاری کە بۆ پاڵاوانتی کراوە بۆ مۆندیال دەکرێت وای کرد کەەوە ئەو بیرۆکەیە بگەێنم بە لایەنی بەرپرس و ئەویش ڕزامەدی لە سەر نیشان دەکەمە بچی بۆ مەدە ئەو جارێک کە مۆندیالمان بینی دەکرێت بیرکردنەوەمان زیاتر بەرەو دوورتر بڕوا بەرەو ڕووماڵی باشتر بڕوا حتا کاکشوان لە مەجای ناوەخۆ من بۆ ناڵێم کەوا لە بەرەوەی بخۆم پامنێرێکم لە بواری ناوەخۆیش دەکەم ئەوەی کە دەستکەوتی میدیای کوردی بێتن گرنگجیدانە بە تاچی کورد لەبەرەوەی من تا ئێوارە باسی میسی و ڕۆناڵدۆ بکەم باسی و پاڵانتێ ناکەم مۆندیال جیاوازە مۆندیال هەمووان سەرنجیان لەسرە بەڵام من تا ئێوارە باسی میسی و ڕۆناڵدۆ بکەم نە میسی و ڕۆناڵدۆ بە من گەورە دەبێتن نە دەتوانم بڵێم کاریگەریەکی واشی سم دەبێت دەکرێت لایەنە ئیجابیەکانی وان وەربگرین بەڵام گرنگتریشت ئەوەیەکەوە باشترین ڕووماڵمان بۆ ناوەخۆی خۆمان هەبێت تاچ کورد لە ڕێگەیەمەوە بەرچێ بەڵام لە کاتێکەوە بەرپرسەکانمان لەلایەنی وەرزشی ئەوانیش بخۆیان دابستنەوەکەوە ببینن کەوا جیهان چی دەکاتن قەتەر لە خۆمان نزیکە چی دەکات ئەوانیش بەو شێوە یاخوا دەستان خۆش بێ کاک برای وڵای کاتمان هیچ نەما پێم خۆش و کۆتا سەرنجی بەڕێزیش بزانم لە کەمتر لە نیو خولەک سپاس بۆخوا بەرچاوڕوونێکی زۆر بوو ئێمە دەتوانین لە داهاتووە بە پلانی شەکان زۆر باشتر بکەین بەڵام بە پلان دەستان خۆش بێ بڕیارتا حوسێن محەممەد نێدراوانی پەیام بۆ وڵاتی قەتەر بۆ ڕووماڵی ڕووداوی گەورەی جیهانی ڕووداوی وەرسی سپاس بۆمان دووبووتان یاخوا لەشتان ساغ بێ بەخێر بێنەوە دووبارە دەستان خۆش بێت خۆشەویستان بەرنامەی ڕۆمان کۆتایی هات بە هیوان کە میوانێکی ڕاستەکی ئێوە بووین و توانی بێتان سوود لە بابەتەکانی ئەمڕۆی پێیان خۆش ببینن بەخوای گەورەتان سپێرین خواتان یاخوا